بەڕێزاندارکیان سڵاوتان لەبێت. بەڕاستی لەو کۆمیدیایە تێناگەم کە پێڵێن بازاڕی هەرێمی کوردستان لەلایەکەوە نزیکەی 400 هەزار تەن بەرهەمی ناوخۆی خۆمان هەیە، بەڵام هەتا وەکو ئێستاش هێزەکانی ناوخۆ نەخۆشخانەکان هێزی پێشمەرگەی کوردستان مریشکی بەستووی دەرخوار دەیرێت کە مریشکی وڵاتانە. لێرەش خاوەن پەلەوەرخانەکان هاواریان لێ هەستاوە لەبەروی کە بەغدا بە ناڕاستەوخۆ خەریکە ئەتوانین بڵین بە نرخی پاڵپشتی کراو ئێستا مریشک بەرهەمێنێ لە ڕێگەی کۆمپانیایەکەوە. ئەمەش بە تەواوی شڵەژانێکی لە بازاڕی هەرێمی کوردستاندا دروست کردووە. لەلایەک هاونیشتیمانیان دڵخۆشن بەوەی کە نرخی مریشک هاتۆتە خوارێ دابەزیوە، بەڵام خاوەن پەلەوەرخانەکان ئەڵێن ئەم دابەزینە ئەگەر وا بڕوا ئەمە دابەزینی نرخ نییە لە حاڵەتێکی ئاسایی خواست و خستنە ڕوودا، بەڵکو ئەمە بەرشکست بوون شکانی کەرتی پەلەوەڕیە لە هەرێمی کوردستان. ئایا شکانە یا شکان نییە یا ئەمەیان حاڵەتە سروشتیەکەیە ئەمەیان نازانم. بەرپرسی سامانی ئاژەڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە، نوێنەری پەلەوەرخانەکان لێرەیە و هەموو ئەوانەی کە خاوەن پەلەوەرخانەن یا بەرهەمێنەری گۆشتی مریشکن هەمویان لێرن. ئەمەوێ گفتوگۆیکیان لەگەڵ بکەم، بەڵام ئامانجی من ئەوەیە کە بەرهەمی ناوخۆ ببوژێتەوە، چونکە بەڕاستی ئەمەوێ بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێم دوای زیاتر لە دوای نزیکەی 25 ساڵ ئیشکردنم لە بواری ڕاگەاندن و سەدان بەرنامە لەسەر بەرهەمی دەرەکی و بەرهەمی ناوخۆ بەو پەڕی دڵنیاییەوە پێتان ئەڵێم خراپترین بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان لە باشترین بەرهەمەکانی ئەو دەوروبەرەی کە ئینێرن بۆ هەرێمی کوردستان باشترە و ئەمەش قسەی گیرفان نییە. ئەو هەموو دکتۆر و پرۆفیسۆرەتان بینی کە هێنامە سەر مێزی بەرنامەکەم و بۆی شەرحکردن، خۆتان بینیتان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرهەمەکانیان بردبووە دەرێ شیتەڵیان کرد، شیکاریان کرد چی بوو. لانی کەم ئەمانەی خۆمان ئەگەر چاودێری چڕیشان لەسەر نەبێ تۆزێ ویژدانیان تێدا ماوە، ئەگەر نەڵێم لە سەدا سەتیش. هەڵبەتە ڕەخنەم لە بەرهەمی ناوخۆشەیە، بەڵام بەراورد بەوانەی کە لە دەرێ دێ بە دڵنیاییەوە پێتان ئەڵێم خراپترینی لە زۆرێک لەو بەرهەمانەی کە لە دەرودراوسێەوە بۆمان دێن باشترە. و ئەوەش پرسیارە ئایا سڕی ئەمە چییە؟ هێزی پێشمەرگەی کوردستان مریشکی ناوخۆی نێنێ بچەند مریشکی بەستووی وڵاتانی بۆ بێنن. ئاسایشی کوردستان کە بەرگری لە ئاسایشی خەڵکی کوردستانەکان مریشکی بەستوو بخوات، بەڵام مریشکە فرێشەکان نەکڕێت. ئەوە بەغاش بۆ خۆی خەریکە بازاڕی خۆی ڕێکەخات، ئیتر بازاڕی ئێمەش بەخێر بینەوە. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ مولایەکتان. ئەو قسانی کە کردم پشڕاستێکیتەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان مریشکی فرێشی نایەنێ مریشکی بەستوێنێ. بەتەکید قسەکەی جەنابەت ڕاستە. باشە بۆچی کەمە بەش ناکە؟ ساڵانە ئێمە 240 هزار تەن بەرهەمی ناوە خۆمان هەیە لە کوردستان، لەو 140 هزار تەنە ئێمە 140 هزاری دەخۆین. کاک حاجی چۆ مریشکی بەستووی وڵاتانی بەرازیلی و ئێرانی و تورکی و ئەمانەی ئێنێ لە شوێنەکانی کە هەستیارن لە هەموو شوێنەکانی کوردستان هەیە، لە هەولێر هەیە، لە سلێمانی، لە بۆ نمونە من باسی هێزی پێشمەرگەی کوردستانم کرد. هەم ئەو هێزانی کە جەنابەت باست کرد ئەگەر نەخۆشخانەکانن، ئەگەر هێزەکانی پێشمەرگێ، ئەگەر هێزەکانی ئاساییشە، ئەگەر سجنەکانن، هەمویان بەرهەمی هاوردە بەکاردەهێنن، هیچ تەرکیزیان لەسەر بەرهەمی ئامادەی ئەو مریشکە بەستووە بۆ ماڵ و مناڵەکەت بخۆی لەسەر چاوەکەی دڵنیای؟ بەتەکید ئێمە ئێستا هاتوین لێرە دانیشتوین تاکو دیفاع لە بەروبوومی ناوخۆ بکەین. بە هیچ حاڵەتێک ئێمە ڕازینین و قبوڵی ناکەین دەرخواردی ماڵ و مناڵەکان و خۆمانی. ئێوە گومانتان لە کواڵەتی مریشکە بەستووەکان هەیە کە دێتە کوردستان؟ کاگڕەنج ئەو مریشکە هاوردەی کە دێتە کوردستان بە دەلیل 115 تەجریع دەکرێت، ئاوی تێدەکرێت، ئەو ئاوەشکەتەی دەکرێت مەوادی حافیزەی تێدایە بە ئیسپات لە وڵاتانەی دەوروبەر کە بەرهەم دێ ئەو قورسایی کە دەیکڕین قورسایەکی ڕاستەقینە نیە؟ هەموو چیلۆیەک مریشک کە هەر کەسێک دەیکڕی بۆ ماڵەوە 150 غرام ئاوی تایە.
ئێ باشە ئەمە بابین بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە بەڵێ بەدڵنیاییەوە 150 غرام لە 1 کیلۆ مریشک ئاوی تێدا ئەو ئاوەش نازانی چییە ئەی چیتری تێدا موادی حافیزەشی تێدا چکە بۆ تەمەشای دەکەی بۆ ماوەیەکی دوور و درێژ طبعا ئەوە دووبارە تەغلیف دەکرێت دووبارە ئەکسپایرەکەی نوێ دەکرێتەوە بەڵام کاتێک کە تەمەشا دەکەی لە ناو دووبارە ئەکسپایرەکەی بەڵێ ئەکسپایر نوێ دەکرێتەوە لە ناوچە ئەوەی پێ دەگوترێ المناطق الحرة لەسەر جێ سەرسنووریەکان يعني مناطق الحرة حڕی لەوەی کە درۆ دەلەسە لەگەڵ خەڵکی بەڵێ کوالیتی کۆنتترۆلەکان هیچ لە گۆڕێنین بەڵێ لەوێ دووبارە ئەکسپایری نوێ لێ دەدرێ دووبارە نایلۆنەکەی دەگۆڕدرێ یعنی خۆی باشە پرسیار یعنی ڕەنگە خاو بوو بێتەوە بەست بێتەوە و دیسان بەتاکید هەروایە یعنی ڕەنگی تێدا نییە بەڵێ ئەوە زانی چۆنە هەر مامۆستای جامیعەش هەن کە چەندەها سەرچاوەی علمی ئەبحاسیان لەسەر کردیە کە فعلا ئەو مریشکە تاوایتەوە جارێکی تر بەسترایتەوە بەس ئەوە تێک دەچێت طبعا تێک دەچی بەس مەسەلەکە چیە ئەگەر ئەو بێوێ نایلۆنەکەی بگۆڕی ئەگەر بەبەستوی بێوێ یعنی بۆ نمونە مریشکی بەرازیلی ئەکرێ بە ناوی وڵاتێکی تر زۆر احتیاجی بەڵێ شەهادەی نوێی بۆ دەردەکردرێ و دەکرێتە وڵاتێکی تر کە سەرچاوی بەرەمهێناوە خۆ ئێمە هەر ئەو وڵاتانەی دەور و بەرمانی ئەمە حکوومەتی هەرێمی شەی کڕێ حکوومەتی هەرێمیش دەیکڕی طبعا ئەدی لە خستەخانەکان و لە سجنەکان و لە وەزارەتی ناوخۆ و لە هەموو شوێنە و پێشمەرگە ئەوە بەکاردەینی طبعا ئەی باشە بۆ لە ئێوەی ناکڕن ئێمە کۆبنەوەمان کردیەوەکو دەستەی پیشەسازی پەلەوەر لە وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری پێدەرچووە ئێستا لە تۆی بکڕن بابەغا بە ئارەزوی خۆی هەر مریشێک نەک لە سا هەفتا لە سا 150 بەرەم بێ هی خۆت بکڕیت ئەسڵەن هیچ پێویستێکە بە بەغانیە کاگرنج ئەگەر بێت و ئەمە وەکو دە کوشتارگە لە کوردستان پرسیارێ ئێستا پێشمەرگا ئاسایش نەخۆشخانە شوێنەکانی کە لە چوارچێوەی خزمەت گوزاریەکانی حکوومەت تابێ خواردنی بۆ دابین بکەن لە ئێوەی بکڕن ئێوە ئاوا بازاڕەکەتان نشکێ نەخێر ئێمە ئامادە باشی خۆمان پێشاندا حتا باسی ئەویان لەگەڵ کردین گوتیان ئێوە دەتوانن تەمینی ئەو کەمیاتانە بکەن بەڵێ گوتمان ئێوە کەمیاتمان بدەنێ ئێمە حاضرین ئێستا لە ئەمبارەکانمان مریش باشە ئەمە بۆە ئەم مریشکە بەستۆی کە بۆ لە ئێوەی ناکڕن فرێشەکە مەسلحەتی ئەم ئەوی تێدا مەسلحەتەکە چییە هەر دائیرەت یان هەر فەرمانگەک مقاولێکی هەیە ئەو مقاولە لە ڕێگەی تەندەرینگەوە مریشکەکە وەردەگری لەو دائیرەی ئەگەر ئەوان بینن بیکەنە مباشر بیدەنە مەتزەرەکان مەسەلەن ئێستا مەدە مەتزەرەمان هەیە لە کەلارەوە تا دەگەیە زاخۆ باشە ئەگەر حکوومەتی هەرێم بۆ نمونە 10,000 تەن مریشک بکڕێ بەڵێ ئەگەری هەیە چەند بکڕێ ئەگەری هەیە نەک 10,000 تەن هیچ نییە کاگڕنج 10,000 تەن هەرزی چەنی لەوانەیە 50,000 تەنیش بکڕێ 50,000 تەن کە پارەی پێەیە ئەم 50,000 تەنە چەنی ئاوە بە قسەی تۆ ئەو 50,000 تەنە حساب کە ئەتو هەموو تەنەک 150 کیلۆ ئاوی دەکڕێ ئەو هەموو تەنەک 150 کیلۆ ئاوی تێدایە ئەوە بە تەکید یعنی ئەو قسەش وەکو تازە جەنابەت فەرموو لە جیفارم دەرم نەینایە ئەوە ڕاستیە کە یعنی حکوومەت پارەیە بە سەهۆڵ بەڵێ بە تەکید هەروایە ئەی بەرپرسی سامانی ئاژەڵ بەڵێ لە هەرێمی کوردستان ئەمە بۆ قبول دەکەن مامەسای گەورە بۆ شتی بەست و پارچەکاری بام و باشتر بچینە ناو بابەتەکەیە قەدەغەیە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە قەدەغە کراوە و لە ساڵی 2019ەوە بە بڕیارێ قەدەغەیە کاکڕەنج هاوتەریب لەگەڵ بڕیاری حکوومەتی عێراقا ئێمەش التزامان پێوە کردووە لە ساڵی 2019ەوە تەنانەت نووسراوێکی وەزارەتی کشتتوکاڵ بۆ هاوردنی مریشکی بەست و پارچەکانی نەدراوە لایەن وەزارەتی بەڵام ئێستا هەیە لە بازاڕەکانە هەیە کاکڕەنج ئەو قسەیانە پشتڕاستەکەیتەوە خراپتریش کاکڕەنج با من یەکشت بڵێیت جاکە ئێوە خۆتان بڵێن خراپترە وەڵای من ئیتر پرسیار ناکەم فەرموو باسی بکەن بەڵێ کاکڕەنج من بەڕێوبەری سامانی ئاژەڵم و ئێمەش وەزارەتی کشتتوکاڵین بۆ حیمایەتی ئینتاجی مەحەلی و ئەوەی کە بەرنامەکەت لەسەری ساز کردووە بەمبەستی برەودان بە پرۆژەکان بۆی بەرهەمی ناوخۆ ساغ بێتەوە ئێمە مریشکی بەست و یعنی ئێوە کتابتان کردووە بۆ وەزارەتی ناوخۆ بڵێ کفرە پێشمەرگەی کوردستان هەموو کەسێک گۆرانی بە پێشمەرگەی کوردستان ئاڵێ چۆن ئەبێ مریشکی بەستووی بەنێ لە کیلۆیەک چەند غرام لە کیلۆیەک 150 غرام ئاوا بەستێتی موادی حافیزەیە نەک وەزارەتەکانی پێشمەرگە و وەزارەتی پەروەردە و ئەوی دیکە لە نەتیجە ئەمە هاوڵاتی ئیخوا کاکڕەنج لە پێشەکیەکەی من دەستخۆشی لە جەنابتەکەم وەصفێکی جوانی بەرهەمی ناوخۆت کرد کەەوە حەقیقەتیشە وایە یعنی ئەگەر واش نەبێت باشە بەرهەمێکی ناوخۆ هەیە و دەستەبەرە لە ناوخۆیە ئێمە هەموو جارێک ئەڵێن کاکڕەنج یعنی لە کۆڕ و کۆڕبەندەکان و دانیشتەکانە ئەڵێن هەرچی بێت لە مەطعەم و ڕێستۆرانتەکانە هەرچی بخۆی ناکە ئەو خواردنەی کە لە ماڵەکەی خۆتە
تۆی خۆیت ئەو نان و تەماتەی کە لە ماڵەکەی خۆتە ئەمە لە منتەڵەقی ڕووە تەندروستیەکەوەیە چکە خواردنەکە حازرێکات کابانێک بۆ مەجموعەیەک نەفەر حازرێکات چاودێری لەسەرمە بەستم چیە لێرە من هێشتا هەرمێشکم لە قسەکانی ئەو پیاوە بەڕێزە حاجی یعنی ئێوەش کتابتان کردووە ئەزانن کە هەزاران تەن حکوومەتی هەرێم ئەیکڕێ لە بێگانە بەڵام ئەمەی ناوخۆش خەریکە شکستێنێ بەڵێ کاکڕەنج بە تەکید وایە من جا ستێپ بای ستێپ ویستم بێمە ناو بابەتەکە یعنی بەرهەمێک کە زەوابەتی لەسەر نەبوو کە بە زەوابەتی وەزارەتی کشتتوکاڵ هاوردە نەکرای ئێستم بۆ نمونەیمە گۆشتی سوور هاوردەکەین زەوابەتی خۆمانەیە لە وڵاتانی کە نەخۆشی تایە گۆشتە بەستۆکە بێ بە پێی مواسەفاتی عێراقی بێت کۆمەڵێ زەوابەت و شروط لەسەر ئەو شەریکەیە دانین کە گۆشتە بەستۆکە هاوردەکە گۆشتی بەستی سوور کە بە زەوابەتی ئێمە داخل نەکرا کەواتە چاوەڕی هەموو شتێک بکە و خراپتر کەواتە ئێستا بەڕێزت وەکو بەرپرسی سامانی ئاژەڵی هەرێمی کوردستان ئەوە پشت ڕاستەکەیتەوە کە مریشکی بەستوو زەرفی دەگۆڕێ ناوی دەگۆڕێ فێڵ دەکرێت لە هاونیشتیمانیانی کوردستان و نەک هاونیشتیمانی تەنانەت حکوومەتیش دەیکڕێ کە بە زەوابەتی من داخل نەبوو کاک ڕەنج ساڵح نییە بۆ ئیستهلاکی بەشەری بەڵام هەیشا بەڵێ لە بازاڕەکانە هەیە وجودی هەیە تاریخیش دەگۆڕێ هەموو شتێک تەسەور بکە کاک ڕەنج من باسی ئەوەم کرد مادام بە زەوابەتی من نییە بەڕاستی مادام بە زەوابەتی وەزارەتی کشتتوکاڵ نییە چکە بابەتی مریشک و گۆشت بە پێی نووسراوەکانەوە پێی زەوابەتی وەزارەتی کشتتوکاڵ هاورداکرێت کاکە فیراس تۆ پیاوێکی بە ڕاستگۆیی قساکەیت و پەڕۆشیەکەت هەموو کەس هەستی پێکە ڕای ئێوەمانان گرنگە تۆ ئامادەی تایە کە حکوومەتی هەرێمی کوردستان مریشکی بەستووەکڕێ تۆ بۆ مناڵەکانی خۆت ئامادەی تایە تاوەکو مریشکی بازاڕەکانی کوردستان و مریشکی دەستی خاوەن پەلەوەرخانەکانی خۆمان وەستا بێت تۆ مریشکی بەستووە کڕیت دوو بابەتەیە کاک ڕەنج یەک ئەو بابەتەیە کە وتم ئەگەر خۆراکێک لە دەرەوە بێت هەرچەند تەندروست بێت خواردنی ڕێستۆرانتەکان وتم ویستم ڕەبتێکی کەم ناکە و خواردنی لە ماڵەوە یعنی ئەوەی دەرەوە ئەگە بە زەوابەتی شاوردە بکرێت من زیاتر دڵنیام لە بەرهەمەکەی خۆم چکە تۆ ئێستا وەکو ڕاگەیاندن وەکو ڕەنسەنگاوی لەم لەحزەیە توانی سەردانی پرۆسەی بەرهەمێنان بکەیت لە دەواژینەکانە چۆن بەرهەم دێت چاودێریمان بەسەریا باشترە قوتمان بەسەریا جوانترە ئەشکێت و مەراحلی بەرهەمێنان جوانتر ئەتوانین چاودێریکەین یعنی لە حاڵەتێکە گە مریشکی بەستووی دەرەوە بە زەوابەتی شاوردە بکرێ کاک ڕەنج چی زەمانێکەیە مریشکێکی بەستوو دێت لە ناو بەڕادێکە 24 سعات ئەم سارێ لە ڕێگا چی زەمانێکەیە ئەمە لە ڕێگا نەکوژێتەوە نەی بەستێت و دووبارە ئید نەبێتەوە حتا بە زەوابەت و بە نووسراوی تۆ شاوردە بکرێ ناکە ئەو بەرهەمەی کە لە ناو سەربڕخانەکانی خۆمانە جەنابەت وەکو ڕەنسەنگاوی من وەکو فیراسە توانین سەردانی بکەین ئەمە جانبێت بەڵێ ئەو چێشخانە و ڕێستۆرانت و خواردنگانەی کوردستان مریشکی بەستوو بەکاردێنن یان مریشکی ئەوە حەسەب چێشتخانەیە چێشتخانە هەیە مریشکی ناوخۆ حەسەب مشتریەکانی بەستووی خۆماڵی بەکاردێنن هەیە بەستووی خۆماڵی هەیە فرێش هەیە ئەوی دیکە بە نسبەت وەزاراتی پێدوانیە لەمە بەدواحەقا بۆ خەڵکی بنووسن بڵێ مریشکەکەم هی ناوخۆیە بۆی کە خەڵک متمانە پێ بکە شوێنی شەیە بەستووی دەرێ بەکاردێنێ بەڵێ ببوورە ها بەتەکید زۆرینەت بەستووی دەرێ بەکاردێنێ بەستوو بەکاردێنی لەبەر مەسەلەی نرخ ئەوەی کە لە دەرەوە دێ لە وڵاتانی دراوسێ دەعم هەیە بەس ماڵتان ناوە بێ بەڕاستی خەڵکیش لەیەوە بێزارە شوڵتان لێڵ کێشاوە یعنی بۆچی چەند قات گرانترە لەوەی کە لە دەرێت لە بەرازی لەوە ئەگاتە سلێمانی باڵی نییە بە بەستێتی بە مردوێتی هێشتا لەوەی ئێوە بەس یارمەتی برا بچوو کردە خەرجی بەخێوکردن لە وڵاتی ئێمە گران دەکەوێت چونکە هیچ یارمەتیەک و پاڵپشتیەک نییە ئەو یارمەتی پاڵپشتیانە لە وڵاتانی دراوسێ هەیە بۆ ئەو کەسانی کە هەناردەمانای ئیتیحادەش هەر لە ناوڕاست و باشوور لە ئێوە ئەرزانتر بوو کاگڕند ڕاست دەکەی قسەکەت تەواوە بەڵام ئێستا ئەگەر ئێمە دەرگای ناوەڕاست و باشوورمان لێ نەگیرا بێ ئێستا مریشک ئەو های لێ بەسەر دەهات باشە ئێمە حکوومەتی ئیتیحادیمان هەیە قەرارمان هەیە قەراری ژمارە 183 کە وەزیری کشتتوکاڵی خۆمان لەگەر وەزیری کشتتوکاڵی بەغدا تەوقیعیان کردووە قەراری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی پێدەرچووە کە بەروبوومەکانی هەرێمی کوردستان ڕێگە پێدراون دەبێ بچێتە شارەکانی ناوەڕاست و خاروی عێراق ناڕوە باشە ئێستا یعنی خەڵک ترسیەوەشیە بەڕاستی ئەگەر مریشکی بەستونێ وەکو دوو جەژن پێش ئێستای گەنە 5600 کاگڕند قەناعەتم پێ بکە ئەگەر ئەوەی باسی دەکەن کە دەڵێن گران دەبێ لەوانەیە ئەو گرانبوونە زۆر کاتی بێ لەبەر ئەوەی زۆر لە
پرۆژە پەلەوەریەکان بەتاڵن تووشی زەرەر و زیانی زۆر بوون پێیان ناکرێ بەخێویکەن باش ئەم زەرەر و زیانە زۆرە بۆ یعنی باوەڕم پێ بکە لەوانەیە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست بگەڕی زەلامێ نەدۆزیتەوە بڵێ من 40,000 مریشکم مردار بۆتەوە زەلام نییە 40,000 مریشکی ئادێ و مایکەم بەنێت خوا مایکەکە یەک دقەیە ئەفەرمووی تێرە بینەرانی بەڕێ سەیری ئەم کارە ساتەکە خوا تەداخلکە چەند هەزار مریشکە پار ئەم مەوسیمە 63,000 مریشکم لە یەک گۆژ بامردار بوو 63,000 لە 80,000 چۆن نەبووە بۆ نە ڤایرۆسە ڕەحمی نییە ڤایرۆس قەیناکە ڤایرۆسە خۆ ئەنتی ڤایرۆس هەیە خۆ ڤاکسین هەیە ئەوە بەجێڵم بۆ برادران بۆ ئەوە لەوە مەوزوعی دوور و درێژە کاک نازم زۆری لەسەر قسە کردووە لەسەر مەسەلەی لوقاحەکان بۆ لە لوقاحش ڕەخنەتان هەیە ئەی چۆن کاک نازم لوقاح ئەمنی قەومیە یان نە ئەی کێ ئیهێنێ کێ ئەیهێنێ ئەختۆ قسەکان کە بۆی منش قسەکانی خۆم کەم نانا ئاخر بەس پرسیارێکی معقولە گفتوگۆ باشە لوقاع کاگڕنج لە هەموو جیهان داوایە کەسێکی نەخوێندەوار دکتۆرێکی بازرگان بۆی نییە دەست بەرێ بۆ لوقاع بە حکمیەوەی ڤاکسێن ئەمنی قەومیە بە حکمیەوەی ئەگە تۆ ڤیاڵێک ڤاکسێن دراوسێکەت ڕقی لێبێ لە ئاسایشی خۆراکی وڵاتەکەت بە یەک ڤیاڵ لە ناوێ بە ئێستاش لەم کاتێدا کە من قسە لەگەڵ جەناب تاکەم نەخۆشیەکەیە بە ناوی ئایبی نیوکاستڵ گەمبۆرۆ باوەڕتە بێک نیوکاسڵ هەیە من 100% گومانم هەیە وڵاتێکی دراوسێ بڵاوی کردبێتەوە ئەو برادرە 40,000 مردووە بۆ نمونە ئەزانی کۆتری شتەی گرێ ئێستا بەڵێ کۆترەی گرێ مراوی گرێ قازەی گرێ ئەوانە هەمووی گرێ بە حکمی ئەوەی من بۆ خۆم شخصی خۆم نێزەکەی 2 ساڵ و نیو 3 ساڵە ئەم برادرانە زۆربەی زۆری توان شایدیم بۆ بن ئیش لەسەر ڤاکسێنەکەم ئەڵەم حکومەت ئیش ڤاکسن ئەمنی قەومیە وەرە لە هەولێر لە دوهۆک لە کەلار لە ڕانیە خوێن بگرە بڕۆ لەسا ئەو نەخۆشیە ڤاکسێن دروست کرد لە وڵاتێکی محتەبەری ئەوروپی دوو سوودیە بێ بە حکومەت ئەتوانێت لە ساڵێکدا 500-600 میلیۆن دۆلاری داهات هەبێ سوودێکی تریش ئەتوانێت هەموو داتا و زانیاریەکی دەستکەوێت بەڵام ئایا حکومەتی هەرێمی کوردستان ئەوەنە دڵسۆزی هاوڵاتیانە ئەمەنە دڵسۆزی خاوەن پرۆژەیە بێ ئیشێکت بۆ جێبەجێ بکە خاوەن پرۆژە لەنە نەخێر من هاتوومە سەر ئەو قەناعەتی حکومەتی هەرێمی کوردستان بۆی ئەوێ خاوەن پرۆژەکان لە ناو بەرێت یەک دقا کاکە نازم کەیتر 40,000 و 20,000 و 30,000 مریشک خودی خۆم کردمەوە ئێستا بارێکم هەر بە نیوکاسڵ هەر نیوکاسڵ و ئایبی ئەنفرۆزایە یعنی سێ نەخۆشی سێ نەخۆشی بەڵێ ئەی کێ کەمتری ها خوا وەرە بزانم سەیری ئەو کارە ساتەکەن 6,000 25,000 چەند هەزار کاکرەنجەوەی من 20,000 تا ئێمڕۆ 10,000 ڕۆشتۆ بەردەوامە لە مردارەوە بوون یعنی بەردەوام هێشتا تاو نەبوو یعنی سەکە ئەچیتەوە پەلەوەرخانەکە و بە وەجبە کەوتووە ئەم شەو 30,000 هەبووە 3,000 دانە 3,000 دانە لە 24 ساعت 24 ساعت 3,000 ئێستا بەردەوامە 10,000 ڕۆشتووە 10,000 ماوە احتیمالە بە 3 ڕۆشترش نەبێنێ نەخۆشگەم نیش نیوکاسڵە ڤاکسینیش بەکاردێن هەموو شتێکمان بەکارێناوە بەس کاکرەنج پرسیارێکم حەزەکەم یەک شتێ بزانین ئەمەی کێمە باسێکن ڕاستە کارە ساتە بەس کارە ساتە گەورەکە ئەوەیە ئێمە تەواو بەرهەمەکەمان ئەگەر بشمێنێ سەرفینی هەر بمرێ باشترە بازاری کوردستان داگیر کراوە لە من بۆ تەمریشکی بەستوو خەڵکێکی زۆر مافیەیەکی زۆر بە دوارەوەتی مەسئولێکی زۆر ئەو تیجارەتاکە بازارێک کوردستان عێراقمانە بۆ بازاری عێراق نەما ئەوان بۆ خۆیان کۆمپانیانی حەزەکەم باش بزاری بۆچی لێ تێچوونکەمە ئەو کۆمپانیایە گەڵای بۆ گۆڕێتەوە بە 130 کیلۆ مریشک لە لای ئەو مەوادەکانی کە ئیهێنێ ئەلەفەکەی 350 دۆلارەکەوێ لای من 600 دۆلارە ئەمەیە کێشەکان بۆچی لێ تێچوونکەمە بێ لە هەمووی خەتەرتر ئەوەیە ئەم بازارەی ئێمە نەما لە جنوب لە کوردستانیش ئەم مریشکی بەستوو داگیری کردووە من لێرە پەیامێکم حەزەکەم بە قاعەکان ئەگەر بە قسە بکەن ئەو کەسانەی کە ئیسفادە لە مریشکی بەستووەکەن کاکەن وەرە توخوا ئەتاندەین ئێمە ماڵمان وێران مەکەن ئەو خێرەی ئێوایکەن ئێمە ئەتاندێنێ بەس بۆی بازارەکانمان بگەڕێتەوە لەم سێ مەحافەزەی ئێمە 1 کیلۆ مریشک بەڕەسمی بۆ عێراق ناڕات ئەو مریشکانەشی کە ئەڕات کتابی خورماتوی بۆ کرێ کتابی کەرکووکی بۆ کرێ کتابی مووسڵی بۆ کرێ هەتا ئەمڕۆ حکوومەتی عێراقی 1 کیلۆ مریشک بەڕەسمی لەم سێ پارێزگای ئێمەوە بۆی نییە داخلی عێراق بێت باشە خۆ خۆشی ناتوانێت لە 100% پێداویستی خۆی دابین بکات
عێراق حەزەکەم کاک ڕەنجەنگ لە 125 دەتوانێت ئێوی تری بەبەست و زۆر پڕەکاتەوە واقعی بین دەستخۆش کوردستان پڕێکات بەستووی قاچاق دێ با لە قاچاقەکە هەولێر و یعنی لە دوهۆک و لە ترانزیتی سلێمانی و بەستووە ترانزیتی ئێرە. بەستووە بازاری عێراقی شتێکدا بۆیە ئەوانێ مەسزار فەرموو تەشریف بەرەدانیشە دەستخۆش دەستخۆش کاک کاک نازم چیت فەرموو کاگرانج ئەم شەریکە ئیتیحادە ڕۆژی 2 میلیۆن مریشکە کاتە بازارەوە کاک هاوڕێ جوانی وت بەرهەمی ناوخۆی خۆیان بەڵێ ئەو پلانی یەکی جێبەجێ کردو پلانی 2 3 و 4 ماوە بەس کاک فیرازەڵێ لە 125 پێویستیە نەخێر ئێستا وانە ئێستا ئەم شەریکێکی ئیتیحادە گەورەترین شەریکەیە چیلۆیە مریشک بە تەئکید لەسەر ئەم شەریکەیە 1500 بۆ 1600 دینارەکەوێت. حکومەت پاڵپشتیەکە حکومەتی عێراق حکومەتی فدرالی ئەو موادانی کایهێنێ هیچی گومرگ ناکە گەڵاشی بە 132 بۆ گۆڕێتەوە جاری وایە ئەو شەریکە ئەوەندە دەوڵەمەندی زەخمی لە پشتە سۆیە و ڕۆنی هەموو عێراق دابینەکە ئەگەمە جالم بێ من تۆزێک لەسەر مریشکی بەست و قسە بکەم برادران هەموو قسەیان کرد سپاست دەکەم لە ڕاستیدا ئێمە بۆ پترسین مریشکی بەست و مافیای لە پشتە مافیای کوڕی مافیای لە پشتە مریشکی بەست و حکومەتی هەرێمی کوردستان ئەو مافیایی کە جەنابتان داتان ناوە ئاسایشی خۆراکی وڵاتەکەمان لە ناوبەرێ بەڕاستی عیبە بەڕاستی شەرمە بەڕاستی خەجاڵەتیە بۆ حکومەتێک کە بیێ ئاسایشی خۆراکی وڵاتەکەی لە ناوبەرێ ئێمە هەموو لە ئەوروپا بینیومانە لەگەڵ برادران بینیومانە جەنابیش لەوانەیە ڕۆژنامە نووسی بینی بێتت هەر بۆ نمونە لە وێنان لەگەڵ کاک هاوڕێ مەجموعێ برادر 6 نوع ئەمریشک لە وێنان دانرا بوو نوعێکیان 3 یۆرۆنی و نوعێکیان 4 یۆرۆنی و نوعێکیان 2 یۆرە تا یۆرۆنیوێکی ئەوەی کە بە یۆرۆنیوێک نێزگەی 6 مانگ بوو مابەوە واتە مریشکی بەست و بەهای خۆراکیەکەی لە دەزەیە مریشکی خۆمان باوەڕتە بێ پیسترین مریشک ئەوەی کە ئەسڵەن خاوەندەواجی نازانێت بە خێویشی کات لەو مریشکە بەستۆی پاک و تەمیسرە بە حکمیەوەی بەهای خۆراکیەکەی لە دەستنایە ڕێژەی پرۆتینەکەی ئەتوانم بڵم لە 190 بۆ 95 بابینەوە سە مریشکی بەست و مریشکێک بەڕادێک لە ئەستەمبولەوە تا برایم خەلیل 5 ڕۆژی پێچێ بۆ خۆی ئەو مریشکە محافزێکی چیمیایی لێدرێ کە سەهۆڵەکەی نەتوێتەوە واتە بەڕادێک لە برایم خەلیلەوە لە عەفو لە ئەستەمبولەوە تا برایم خەلیل خاو نابێ و نایبەستێتەوە مەعادە ئەتوانێت ئیشی پێ بکە نەخێر ناتوانێت ماناوێ ئەو مریشکە خاوە بێ و ئەیبەستێتەوە ئەبێ بە ژەهر دەرخواردی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ بەڵێ ئەیەمانی ئێران چۆن ینی ئەوانەی لە ئێرانەوە دێ مریشکی ئێرانی نییە لە ناو بازارەکاندا ئەمە با بە ڕازگۆیی بم لەگەڵ لە ناو سلەیمانی و برادران خۆیەمە گەڕین لە مارکێتەکان مریشکی ئێرانیمان نەبینیوە بە حکمی وەی ئێران چەندین ساڵە جەنابەت دەزانی حەساری اقتصادی لەسەرە باشە تۆ با بڵێ مریشکێک لە ئەستەمبولەوەیەت ئەمە بازرگانی ئەستەمبول ئەمە کرێ بەڕات ئەمە کرێ گومرگی تورکیا و هەرێمی کوردستان مریشکانە تورکینیا لە وڵاتی ترەوە لە وڵاتی ترەوە دێ کاکە ڕەنج لۆگۆکەی لێ گۆڕدرێ برای بەڕێزم کاک حاجی دەوەن جوانی فەرموو لە هەموو جەنابیش لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیوێتن ئاوێ خرێتە سەرسنگ ئاوێ خرێتە ناوڕانەوە واتە ئەمە ئەنواع مریشکە توانین بڵین تورکیا ئۆکرانیە بەرازیلیە وڵاتە ئەوروپیەکانە لەوانەیە بەپێی دینی ئیسلامدا سەربڕینیشی دروست نەبێ بەڵام من شتێکم بەلاوە سەیرە ئێمە وەکو هاوڵاتی وەکو حکومەتی هەرێمی کوردستان هەمومان ئەتوانین بڵین پێشمەرگەی گیان و دڵمانە شانازی بە پێشمەرگەی کوردستانەواکەین بە پۆلیس و ئاسایشی ئەم وڵاتە خێرە تۆ مریشکی بەستویە دەیت کە سەرچاوەکەی ڕوون و دیار نییە خێرە تۆ لە هەرێمی کوردستان 5 میلیۆن نەفەری 140,000 تەنت ساڵانە 145,000 تەنت پێویستە من لەم بەرنامەی جەنابەت بۆت ئەسەلمێنم نێزیکەی 400,000 تەنمان هەیە بۆ ئاسایشی خۆراکی وڵاتەکە لە ناو ناگەم کاک فیراز دەڵێ 250,000 تەنمانەیە کاک فیراز 250 یا 400 کاک ڕەنج ئێمە حکو تاقی ئینتاجی پرۆژەکان ساڵانە ئەتوانین 250,000 تەن بۆ 260,000 تەن گۆشتی مریشک بەرهەم بێنین ئەوەی کاک نازم باسێکە احتیمالە وەزنی مریشکی حی بە کاملی لێکدا بێتەوە ئێمە باس لە گۆشتەکەین یعنی مریشک دوای سەربڕینی و دوای ئەوەی کە پەڕ ئەوەنە تەن گۆشت کاک ڕەنج واگە مەجالم بێ کاک فیراز لای بەڕێزم با بۆ دڕوونەکەم واگە مەجالم بێ تۆ قاعەکان حسابەکەی ئەوەی کە دێ معاملات لەلاکە سەتا ئەتوانم بڵم هەفتا پابەند نییە پێێتەوە لە بە حکمیەوەی تۆ لە 2014 ئامادە نەبووی یارمەتی خاوەن دەواجین بەی بای 250 دینار جەنابەت وەک کاک نازم لەوە چە ڕقەمەکەی کاک فیراز ئێمە نێزیکەی ئێمەڕەکەش حساب ئێمە 500-600 پرۆژەی نایاساییمان هەیە کردووە بە گۆشت ئێمە 500-600 پرۆژەی بەس نایاساییمان هەیە ئەم 500-600 پرۆژە وەک ئێمە ئیژەکە
بۆی ئەڵێ 400,000 400,000 تەرمان هەیە بەڵگە بۆ دەسەلمێن بەبێ ئەوانەش کاکڕەنج نا بە هەموویەوە باقی پرۆژە یاسایەکانی شەو 400,000 تەرمان هەیە بە پەڕ و شتیشەوەیە وەڵی ترێمە ئەوای کیشی خۆ بە هینێ 400,000 تەرمان هەیە ئەوەی گرنگە ئێمە سەروی 150 بەرهەمی ناخۆمان زیادە لە پێویستی ناخۆەوەی بەرهەمی هێنن یعنی ئەوەیە دوایەوە ئەو بەرهەمە زۆرە ڕامانە کێشێ بۆ جوابدانەوەی پرسیارێکی دیکە کە ئێستا و برادرانە کردیان یان بابەتی چیان وروژان طبعا بابەتی نەخۆشی ئەمە تەمەنا ناکەین ئەو نەخۆشیە بەو منەوع بڵاو بێتەوە هەرچەنە تەخەسوسی من نییە جەماعەتی ڤێتەرنەری بەزەوە کفرە لوقاح و دەرمانی ژنەکە ئەو بەرهەمە زۆرش دەلالەتی ئەوەیە کە نەخۆشیەکی بەو ڕاددە زۆرە بڵاو نەبووتەوە چکە ئینتاجێکی زۆر لە بازاڕەکانە ئەگەر ئێمە بەس ئەبێ لوقاحی ژنەکە بەتەکید نابێ بەتەکید ئێمە ئەوە چێ بەرپرسیارە کاکڕانجەوەی کە من ئاگداریم وەکو ئاماژەم پێدا جەنابەت کەسێکی پرۆفیشناڵی و حەزەکەی شتەکان لە چوارچێوە سیاقی خۆیان بێ ناکرێ من بزیشکی ڤێتەرنەری نیم بێم تەتەڕوخکەم بۆ بابەتێکی بەڵام ئەوەی ئاگدارم ئەوەی کە ئاگدارم حەسب معلوماتی خۆم لە بەڕێوبەراتی ئەمە بەڕێوبەراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری پزیشکە ڤێتەرنەریەکان ئەوانەی کە تایبەت بە دەرمان و ڤاکسین بە کۆمەڵی زەوابت و لیژنەی تایبەتمەند بۆی پێک هاتووە بە کۆمەڵی زەوابت دەرمان و ڤاکسین هاوردا ئەکرێت لە دەرەوەی ئەوە مریشکی قاچاغەیە چۆن مریشکی قاچاغەیە بە هەمان شێوە بە تەکید لەوانەیە دەرمان و ڤاکسینی قاچاغی شەبێت لێرەدا ئەوەی گرنگە هاوڵاتیەک لەوانەیە ممارەسەی نەبێت و تەتەبوعی نەبێ بۆ کۆمەڵێشت بەڵام خاوەن پرۆژەکان لەوانەیە لە ئێمەمانان باشترە زان کاکڕەنج یەک شتمەوێت خاوەن پرۆژەکان لە ئێمەمانان باشترە زان کام سەرچاوی ڤاکسین کام سەرچاوی دەرمان باشە یان جوانتر بڵین کاکە من پارە بە شتەکادەم نەک هەر پارەی پێدەم بگرە پرۆژەیەکی کە زەبەلاح کە استثمارێکی زۆرم تیا کردووە نایکەمە قوربانی ئەگەرێک باشە ڤاکسینێکە کڕم ڤاکسینێکە کڕم ئەمە لە دەرەوەی ئیشی خۆم وەکو تەوعیەک ڤاکسینێکە کڕم باشە داوای ئەوەلیاتی ئەو ڤاکسینەکەم بزان بە ڕێگای دروست داخل بۆ کاکە داوای زەمانەت لە کابراکە من پارەی پێدەم کاکڕەنج بۆچی بچم ڤاکسینێکی مەجهول بکڕم کە قاچاغە لە بازاڕەکانە هەمان شتە بەنسبەت ئێمە لیستان هەیە ڕۆژانە بڵاویکەنەوە بڵێن ئەم دەرمانە ئەو دەرمانە ئەو دەرمانە مەکڕن کاک ڕەنجۆکو ئاماژەم پێدا تەخەسوسی من نییە بەڵام ئەوەی ئاگدارم بەس ئیجازەی برای سەرۆکی سامانی ئاژەڵی هەرێمی کوردستان لە ڕووە ئینتاجەکەی لە ڕووە بەرهەمەکەی بەڕێوبەراتێکمان گەر ئاگاو لە ڤاکسین نەبێ و لە دەرمان نەبێ ئینتاجە نابێ دەمن یەک شتە پێ ئاگدارم باشە من پێتەڵەم ئاگدارم ئەزانی بەڵێ دکتۆرم هێناوە بەڕێوەبەری ڤێتەرنەری سلێمانیم هێناوە کۆمەڵەیەک هەیە هی ڤێتەرنەری و ئەوانم هێناوە هەر هەمویان ئەڵێن کوردستان بووە بە بازاڕی دەرمانی ڤێتەرنەری وێران خراپ و بێکەڵک و تەزویر وە خۆت نەتبینی بەرنامەکەم خۆشە قسەت پیا کرد ئێ باشە من ئەزانم چه جەنابی وەزیر کتابی هەموو ئەم شتانە کتابتان کردووە وانە بەس کار لە کتابانەماوە کارە ساتەکە زۆر لەوە گەورەترا خۆشە لە سەرەتاوە پشتڕاستت کردەوە ڕاستە بەتەکید یعنی یەک دەرمان و دوو دەرمان نییە خراپڕنج لوکۆڵی لەوە ناکەین بابەتی دەرمان چەندین بەرنامەی ترت کردووە کاکڕنج بابەتی تر و ئایتمی تریشە بووە بە قاچاغ ئەگەر بۆی بابەتەکان تێنەپەڕێ کاکڕنج ئەوی دیکە دەرمانۆکو ئاماژەم پێدا تەخەسوسێکی بەحتی خۆم نییە یعنی بۆیە ئیجازە بە خۆم نادەم زۆر قسەی تیا بکەم بەڵام ئەکرێت خاوەن پرۆژەکان ئەوەی کە بە ڕسمی داخل بووە لە ڕێی وەزارەتی قسەی ئەمان سەنەدا ئەو پیاوە ئەڵێ کاگنازم ئەڵێ بەڵێ کاگنازم ئەڵێ ئیش ناکە ئەمە دەرمانە بۆ نمونە ئەنتیبایۆتیکە لەسەر ئەم دەبێت نووسراوە 100 باوەڕتە بێ 105 ئەی خاوەن دەواجینی قوڕ بەسەر سی بکە ڤاکسێنە بیزنەوە ڤاکسین هەیە لە بازار تۆ ئەمڕۆ بۆ نمونە ڤاکسێنی نیوکاسڵەکەی پاش 5 ڕۆژ هەمان ڤاکسین کە بەکارێتی ناوە ڤایرۆسەکە دێتە ناو هۆڵی پەلەوەرەکەتەوە ئەی واتە ئەم ڤاکسینە یعنی گومانت هەیە ڤایرۆس لەناو ڤاکسینە بێ گومانی هەموو شتێکە 100% لە کوردستاندا و گومانە باشە بەس برادەرێک نووسیوەتی ئەڵێ ئەرێ بەو کاگنازمە بڵێ لەوەتەی ئەوان ئەبینم لە بەرنامەکان تا هەر ئەڵەن زەرەرەکەین و هەر بەردەوامیشن ئەمە پاش ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە چی بۆ برادەراڵی ئەوە پرسیارەکەتم کرد کاکە گیان بزانین بۆچی کە ئەوەنە زەرەرەکەن هەر بەردەوامیشن چاوەڕێمان بن
بۆی یعنی زانستی بێ شتەکە مەبەستت ئەوەیە لوقاحەکان یعنی ڤایرۆسی لاوازکراونین یا ئێستا بداع زۆر کراوە وەکەوەی کە بۆ کۆڕۆنا کرا یا دڕکەپەتکی ڤایرۆسەکە نییە بەڵکو فەیکە و هەر ئاوە کاگەڕنج خۆی بە حساب ڤاکسێنە وەک ڤاکسێنی کۆرۆنای نییە تۆگە لە لەشی خۆتی دەی نەتکوژە یان نەهێڵە ئەوە 20 ڕۆژ لە خەستەخانەی بکەویت ئەم ڤاکسێنە کە بەکاری دێنی پاژێک هەفتەی تر عینام نەخۆشی دێتە ناو هۆڵەکەتەوە ئێمەعنەوەی ڤاکسێنە ئیژ ناکە گە ئیشکە چۆن نەخۆشی دێتە ناو هۆڵەکەتەوە ئیژ ناکە یا هەر ئیژ ناکە ڤاکسێنەکە ئیژ ناکە لە 100 ئیژ ناکە ئەگەر بتەوێ هی ئەسڵ هەیە ئیش بکە ئەگەر حکوومەت دابینی کابێ لە ڕێگای خوێنەوە دابینکرێت کاگڕنجیان ئەمە نابێ هەر ئەوا بێ ئەبێ لە پارێزگاکانەوە خوێن بگری ئێمە ناڵێن بە بەلاژ ئەڵێن بە پارە دانی $10 زیاد پێدەی بەس دڵنیابین ئێمە ڤیتیەکمان هەیە بەڵام ئەو پرسیارەشم لێ کردی بۆچی هەر ئەڵەن زەرەرەکەین و هەر بەردەوامی جواب بدەیەمەوە ئێستا دەست پێ کرد بەرنامەکە ئەڕەوەڵا بۆچی زەرە دەکەین و هەر ئەڵی بەردەوام ببوورە من ئەوم زانی بەرنامەکە دەست پێ نەکرێتەوە لە ڕاستیدا خاوەن پرۆژە لە هەرێمی کوردستانە هەمووی قەرزاری مەعمەل عەلەفە ئەمانەی کە لێرن ئەم برادرانە چ قسێکم ناڕاستە ڕوبەڕوو پێم بڵێن زۆر ئاسایە بەلامەوە ئاسایە شێتان تێدا لە 190 ئەم برادرانی کە لێرەیە خانووی خۆی نەفرۆش بێ عەرزی خۆی نەفرۆش بێ قەرزار نەبوو بێ لە 120 تووشی کێشەی کۆمەڵایەتی بوون پارەی جوچی قەرزارە پارەی ڤاکسن قەرزارە پارەی دەرمان قەرزارە لە 180 بۆ 90 پارەی مەعمەل عەلەف قەرزارە بە حکمی ئەوەی کە خاوەن پرۆژە لە هەرێمی کوردستان ناتوانێت وازی لێبێنێ تووشی کێشەی کۆمەڵایەتی بێ خاوەن قەرزارە چێتە بەر دەرگاکەی خزم و کەسوکاری ئاگادارەکە یعنی هەر بە ئومێدی دانەوەی ئەو قەرزانە بەڵێ 100% خاوەن پرۆژە بە ئومێدی دانەوەی قەرزەکەیەتی لە هەرێمی کوردستاندا بە حکمی ئەوەی لە هەرێمی کوردستاندا کاگڕنج بازار جێگیر نییە ئێمە لە هەرێمی کوردستاندا بازارمانەوێ بابێت تێچوون هەرزان کا حکومت ئەگەر خەمی ئێمەتی خەمی هاوڵاتیانەتی وڵا کاکە چیلۆ مریشی بێنێتە سەر 1000 دیناری بەلامانەوە ناخۆش نییە زۆریشمان بەلاوە خۆشە لەبەری خوشک و دایک و باوک و برای ئێمەشەر هاوڵاتین ئیسیفادە لەو مریشکی بەس کاک نازم شتێکەوێت عەفومەکەی زۆر بە عەقڵمان ناچێکە بەس لە ئیبراهیم خەلیلەوە مریشکی بەستوودە ئەمە بە عەقڵی هیچ کەسێکە ناچێت حاجی ئەمە وایە ئەمن احترامم هەیە لە بۆ ڕێیەکی کاک نازم ئێمە با هەر ئیبراهیم خەلیل تۆمەتبار نەکەین بەو مەسەلەیە لە هەموو سنوورەکان پێشێلکاری هەیە و لە هەموو سنوورەکان ئێستا لە سلێمانیش هەیە لە سنوورەکانی سلێمانیش داخل دەبێت ئەی باشە لە بازارەکانی سلێمانی ئەو مریشکە تورکێ چ دەکا طبعا لەو سنوورانەشەوە داخل دەبێت ئەوە شتێکی زۆر دیار و ئاشکرا وازەحە ئێمە هەر باسی ئیبراهیم خەلیل نەکەین ئێمە تورکیا دەیسوڕێنیتەوە لە منتیقەی وان و بازرگان و ئەوانە داخلی ئێرانی دەکا و بە ئێران دەیسوڕێنیتەوە هێلکەی تروکاندن هێلکەی خواردن و هەروەها مریشکیش ئەوە مەسەلەیەکی حاشا هەڵنەگرە ئێمە دەبێ ئەو حەقیقەتە بزانی بەڵام کاگڕنج ئێمە بۆ بینی لێرە دانیشین باسی کۆمپانیایە بکەین کە لەوێ کراوەتەوە گوایە مریشکیان زۆرە لە بازارەکان ئێمە دوو گرفتمان هەیە گرفتی یەکەم کە ئەو وەزارەتە تایبەتمەندانی کە تایبەتمەندن بە وەرگرتنی مریشک لە جیاتی هاوردا بابینین بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان وەرگرن و ئێمە کاتی خۆی لە وەزارەتی کشتتوکاڵ لە بەردەمی جەنابی وەزیر و ستافی وەزارەت ئەوەمان کردیە تعهودماندایە کە ئێمە وەکو سەربڕخانەکان حازرین بیان دەینێ بابینی لێما وەرگرن ئەوە نقطەی یەکەم نقطەی دووەم بەبێ سەهۆڵیش و کوالیتێکی زۆر بەرز ئێمە مهندسی زراعی ئیشراف لەسەر سەربڕخانەکانمان دەکا دکتۆری ڤێتێرنەری تێدایە هەمووی فەحسی ئەنفلەوەنزەی باڵندەی بۆ دەکرێت پێش ئەوەی سەر ببردرێ بڕۆن لە بازارەکان ئەگەر دوور بە هێزێکی ناوخۆ یەکەکانی 1970 دوور با سکچوونێ بڵاو بێتەوە سەرچاوەکەی دیارە سەرچاوەکەی دیارە دێ محاسبەت دەکات لێ قبوڵناکە بەڵام کاکڕەنج یەک دەقەت خۆ عەفوو مەسەلەکەی ما دیسان دەگەڕێمەوە سەر مەسەلەی بە بازارکردنە یەک دقە بە بازارکردنە مێ لەگەڵ مامەسا قسە بکەم بە ڕخسەتی جەنابەت مامەسا تخوا عەیب نییە کۆمپانیایەک لە بەغا پشتگیری پەلەوەرخانەکان بکە لێرە ئێمە بازارەکەمان لەرزی لێبێ کاگران زۆر سوپاس دەکەم بەڕاستی ئەمن حەزم لێ بۆ ئەو بەرنامەی تو بەس لەسە بە بازارکردنی چونکە زیاتر ئەوە لە ساڵەکە هەموو خاوەندەوازنەکان دانیشتینە ئێمە لەسەر زەرەر دەڕۆین یعنی باوەڕم پێ بکە خاوەندەوازن بە دگمەن ئللا پێش جێژنەی ڕەمەزان
تۆزێک نرخەکە بەرز بووە ئەویش دیسان قەدەغەیان کرد لێ نەگەڕان لە بەغدا بچی ئێستاش داوا لە جەنابەت دەکەم زیاتر تەرکیز کرد لەسەر ئەوەی حکومەت تۆ پلان دابنەی ببوورە حکومەت بە خەبەر بینی بەرهەمی خۆماری وەرگری لۆ ئەجنەبی وەردەگری ئەجنەبی والله ئەمن خزم لە سلکی ئاسایشە بەخۆی لۆم نیجێڕایتەوە دەرێ مریشی بەرازیلی و سعودی و تورکیمان دەدەنێ بە دزی ئەمە دەینین لە بازار بە هەرزان دەفرۆشینەوە مریشی خۆمانە چەند کەسە چین ڕێکەت دەکڕینەوە دەبی مقاولەکان بێن لەمە وەرگن بەسەر ئەو برادرە باسی کرد ئەمە قازانجەکانیان دەدەینێ لە ناوپاش هیچ کەوەرە دوایە مریشی خۆمان لە هەموو دنیاە کاک نازمیش باسی کرد لە ئەوروپاژە منش چوویمە ئەوەی دوو ڕۆژ لەوە پێشبی سێمین ڕۆژ نرخی تۆزەک دێتە خوارێ چوارەمین ڕۆژ نرخی تۆزەش کە دێتە خوارێ ئەسڵەن لە پاش سێمین ڕۆژ فرێژ نامینێ دەبتە مجەممەد مجەممەدەکەش ئەگەر 20 ڕۆژ تێدابی 120 قیمەی غذایی دێتە خوارێ یعنی من نازانم خەڵکی خۆشمان و ئەو حکومەتی خۆشمان باشە لۆی خۆمان فرێژ بە 24 سعات دەگاتە 10 هاوڵاتی نەیخۆنوێ دەرێن ئیمە گرانترە ئەمش دەرێم ڕاستەکەن بەڵام لە هەموو دنیا بەس بۆ پێشمەرگەی مەقەڕەکان بەستوو دەکڕنیا مەسوول لە باڵاکانیش بەستوو دەخۆن کە سەرچاوەکەی نازانن واللهی کاغڕنج دەرێن وام جێلێ بە دەرا هەندێک دەرێن چەلاوی تورکی زەردە چەلاوی فران یعنی مەوزوعەکەی تێناگەن برێن کاکە ئەوە فرێشە یعنی ئەوە خاوێنە ئەوە دەوەگاتە دەستمان هێشتان قیمەتی غیزاییەکەی لە دەست نەداوە ئەوجا ئێستا ئەمە هەر عەزم لێ شتە کرد پێ برێم ئەوە تا من بەخۆم پێشەوەی بێمە بەرنامەکەی لە عەسرەوە ئەوم نووسیتەوە لێرەوە لە بەرنامەکەی باسی بکەن ئەمە زۆر دیراسەمان کردیە لە هەموو کاتەکان تێچووی مریشێک لە کوردستان کە حکومەت بەمە دەرێ و جەنابیش تازەوات بوو وتت ئەگەر مریشێک نێو ئەنگۆ گرانە ئەوها نییە ئێمە تێچووەکەمان دیارە تێچوومان زۆرە ئێستا هۆکاریشی ئەوەیە بە هیچ شێوەک خاوەندەوە پرۆژە پەلەوەریەکانی کوردستان داعمی نەمایە ئەوە چەند سارە 10 ساریش دەبی داعمی نەمایە پێشترێوانە بوو داعممان هەبوو وەرمان دەگرت ئێستا بەغدا داعمی خاوەن پرۆژەکانی خۆی دەکا لۆیە دەتوانن ئەوان وێ بەڵام لەگەر ئەوەش ئیوان ئێستا چیلۆی ئیما لە هەولێر و دۆک و سلێمانی پرسیارم کردیا لە 2000 هەتا 2250 وایە نەکاکە سعر چەندە ئێستا لێرە لە سلێمانی ئەوەندەیە ئێ بەخوا لە هەولێری شاتیما ئەوەندەیە ئێ باشە لە بەغدایە بە 3100 تو ئەو خودایە ئەوە ڕاستە ئەدی کەینە حکومەتیمە بەخەبەر بێ ئەدی نامی بێ بەرهەمی خۆمان بپارێزی لە تورکیا تەماتە نافرۆشێ تەماتەی خۆیان فرە دەدەنە سەجادەی و پارەکەی وەردەگرنەوە لە هەموو وڵاتانی دنیا پشتیوانی باشە مامە ساحی دەرکەواتە ئیتیحاد سعری نەیە ناوەتە خوارەوەی کە باسەکری و دیایی بۆ کرێ بەداخەوە بڵێ سعری نەیە ناوەتە خوارەوە باش ئەگە کولفەکەی هەرزانە مامە ساحی دەرەگەر کاک ڕەنج ئەگەر ئیجازەیەک لەسەر بابەتی ئەو کۆمپانیای زۆر لێرە ورژێندرا و باسی کرا طبعا عێراق لە مریشکە ئەتوانێت 125 خواستی بازارەکانی خۆی دابین بکە بە پرۆژەی ئیتیحادیشەوە گە بە کامل تاقی ئینتاجی خۆی ئیش بکات 110 خواستی عێراقی یعنی بێتە 135 کەواتە بە پێم قسەی تۆ بێ ئەمە پلانێکە بۆ لێکدان لە بازاری هەرێمی کوردستان بەڵگەشمانەیە کاک ڕەنج یعنی ئەیانەوە بازار ئێمە بخنکێنن بخنکێنن و لە بنیەی تەحتی تۆ بدا کاک ڕەنج ئەمە بەڵگەمان هەیە بۆ ئەم قسانە و بەهڕەمێکی ئەم بابەتە ناوڕژێنی لێرەیە ئێمە لە ماوەی کە 4 ساڵە 6 کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق و لەگەڵ وەزیری کشتتوکاڵی عێراق ئەنجامدا بۆ بابەتی بە بازارکردنی بەرهەمی ناوخۆیی باشە لە کۆبوونەوەکانە تەنانەت لە کۆبوونەوەیەکیانە ئیتفاقمان کرد ڕێککەوتین کە بەرهەمی پرۆژەکانی هەرێمی کوردستان تەواو بچێتە خوار و ناوەڕاستی عێراق باوەڕ بکە گەڕاینەوە ئوتێلەکە مسۆدەکەمان نووسیبەوە بە بەیانی تەبع بکرێ و تەوقیعی بکەین بڕیارێکی دیکە هەر ئەو ڕۆژە دەرچوو باشە ئێمە تا سەعات 4 لەگەڵ وەزیرا بووین هیچ بابەتێک نەبوو هیچ ئومورێک نەبوو یعنی پێچوو دوای سەعات 4 یعنی بابەتەکانی ئیمزاک قەرارێک دەرچوو بەرهەمی هەرێمی کوردستان دووبارە ڕایگیرایەوە کاک ڕەنج ئێمە ماوەی 4 ساڵە لە عەمەلی کەڕوفەڕین لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق وتیان دڵنیانین لە پرۆژەکانتان وتمان فەرموون کاکە دەرگاکانمان کردنەوە هاتن یەک بە یەک سەیری پرۆژەکانیان کرد پرۆسەی بەرهەمهێنانیان بینی طبعاً
ئەو کاتە مریشکی گۆشتیان مەنع کردبوو کاک ڕەنج کە هاتن تووشی سوربان بوون بە عەلەف و کارگەکانی ئالیک لە هەرێمی کوردستان باوەڕەکەی کە چوونەوە زانی چیان کرد خۆمەش مریشکە بەستۆکە نیە عەلەفی هەرێمی کوردستانیشیان مەنع کرد باشە کە بینیان پرۆژەکان ئەمە چی ئەگەیەنێت تۆ مریشکی بەستوو مەنع کرابوو هاتن لیژنەیان هات بە حساب دەرگا بکرێتەوە بۆ چوونی مریشکی زیندوی هەرێمی کوردستان کارگەکانی ئالیکشیان مەنع کرد لە مانگی لە 12 ساڵی 2023 عێراق دەرگاکان ئەکاتەوە بۆ هاوردنی بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان و هێلکەی خواردن بچێتە خوارد و ناوەڕاستی عێراق لە نووسراوەکەیان ئاماژە بەوادن ئەڵێن لەبەرەوەی کە هێلکە لە ناوخۆیان گران بووە بزانە کەواتە منعەکانی پێشووتریش لەبەر منافەسە بووە بۆ نایەت لە ئیعلامە بە سەراحەت پێت بڵێ من ناتوانم منافەسەی بەرهەمی هەرێمی کوردستان بکەم چونکە بێتە قاڵبێکی دەستوری هەرێمی کوردستان چیە و ئەوی دیکە چیە بۆیە من منعەکەم فەدێت هەنجەتی دیکەت پێدەگرێت ئێمە پێمان وتیان کاکە ئێوە لەبەرەوەی مریشکی قاچاغەیە لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانە ئێمە دڵنیانین لەو بەرهەمەی کە ئێمە بۆ ئێمە دێت قاچاغەیان بەستۆیان ئەوی دیکەیە باشە ئەسڵ زۆرترین قاچاغ زۆرترین دەرمانی خراپ لە سنوورەکانی ئەوانەوە کوردستان باشتر کاک ڕەنج تۆ باجی یەک کوالیەتی دوو پێشکەوتنی خۆتە دەیت لە هەرێمی کوردستانەکەینی بووە باشە کە تۆ منافسی ئەو بی حەل چییە حەل ئەوەیە ئەبێ ئستۆپێ بە تۆ بکە ئەبێ دوو بابەت بەس هەمووی بێتن لە کوردستان سەر مریشی پیرەکەیوان بەڵام مریشی ناچیمان نەجا گۆش ڕایگرن بەڵێ باسی ئەوە شەکەین کاک ڕەنج لێرەیە ئەمە ڕامانە کێشێتە ناو بابەتێکی زۆر گرن کەواتە ئەو بابەتی قەراری کە دایان بۆ ئەوەی کە ڕێگە بدەم بە چوونی بەرهەمی هەرێمی کوردستان هێلکە ڕێک لە نووسراوەکە ئستناد بەوەکە ئەڵێ لەبەر ئەوەی کە پێویستی ناو خۆم هەیە کەواتە پێشتر فائزتە بووە یعنی ئەو بەڕشێوەیەکی ناڕاستەوە تەعامل لەگەڵ تۆیەکە و کوەوەی وڵاتێکی تر بێ حیمایی پرۆژەکانی خۆیەکە بە ئەوەی کە بەرهەمی تۆ منع بکات من ڕەخنەی چی لە عێراق بگرم لە کاتێکە حکوومەتی هەرێم خۆی لەمانی ناکڕێ جا بۆ ئەمەش بەرنامە هەیە کاک ڕەنج ئەمە هەر قسە نییە بۆی نەبێتەوە شڵای بەڵێ جا ئەمە گەر ئیجازە هەبێت تەوزیحێ لەسەرم بابەتە بدەم وەکو برادەران باسییان کرد ئێمە ئەنجومەنێکی باڵای پیشەسازی پەلەوەرمان هەیە ئەم بابەتە نەک ئێستا چەندین ساڵە داوا ئەکرێت وەزاراتی معنیەوەی کە چێشتخانەیان هەیە بەرهەمی پرۆژەکان وەرگێ بەڵام ئێستا بووە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کتاب کراوە نووسراو کراوە چوە بۆ وەزاراتی یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیار درا و کتاب چوە بۆ وەزارەتەکە یعنی ئەبێ ئەچێتە بواری جێبەجێکردنەوە یەک دقا بەڵێ بەس ئەوە جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاریە بێ کەواتە دڵخۆشکەرە بۆیەوە ئەنجا کاک ڕەجەگەر باسی هەنگاوەکانی بەس یەک دقا ئەگەر سەرۆکی حکوومەت بڕیاری یابێت و جێبەجێ بکە ئێوە ڕزگار نابن ئێوە محتاجی دەستی ئیتیحاد و نازەمم ناوە نابن هەر ئەسڵە مریشی خۆمان نادەگەڵە بەشێ خۆمان دەکا وانە بەڕاستی پێشمەرگەوە هێزی ناوەخۆ و سزنەکان و خستەکەواتە ئێوە ئەبێ داوا بکەن ئەگەر قسەکەی کاک فیراز وابێ زوو بڕیارەکەی جەنابی کاک مەسرور و کاقوبات بخرێتە جێبەجێکردن جەنابتانەوە ئێمە داوای لێ دەکەن سەرۆکی حکوومەت بەڕاستی ئینشاڵڵە جێشی لێ دەبی بێتە سەرخەت و ئەو خاوەندە وازنانەی قاسکە بەڕاستی ڕاستەکە زۆربەی قەرداران نییە هەر خاوەندەواجن نییە هەر دەواجنێک چەند کەس نانی لەسەرخوا برا لە بەرهەمەوە هەتاوەکو فرۆشتن داماناوە 400,000 کەس لە کوردستان لەو چینە ئیشێ ئەیوانە چەند هەزار هەیە ئێستا هەموو هەرێمی کوردستان 1895 لە ناسایەکان کاگڕنج ئەزانی بۆ حکوومەتی عێراقی من دەستخۆشیان لەکەم ئەوان پارێزگایی لە بەروبوومی ناوخۆیانەکەن پارێزگایی لە ئاسایشی وڵاتەکەی خۆیەکە خێرە حکوومەتی عێراقی لە 150 گومری خستۆتە سە مریشی بەستوو لێرە تەنی $200 من چ دڵێکم بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆش بێت نازم من چوومەتە بەغا ئەزین چۆنیە جاران هەنووت فڵان کەس بەغای نەدیوە تخوا لێم مەکە بە پاریس یعنی من نەمکتۆ بەغا پاریسە من نەمکتۆ ئەوایە بەڵام آخر هەندێک ئەم کاگە پیرازی ئێمە لە کۆبوونەوەی داون لەگەڵ وەکیل وەزیر ئەسڵەن ئەو گروپە مافیاییانەی کە لە پشت تیجارەتی دەرمان و ڤاکسین و ئەم شتانەوەن حەزەکەم زانی هەرێمی کوردستان هێشتا هەر بیری لێ نەکردێتەوە من بەرنامەم لەسەر دەرمان نەکردووە زۆرترین دەرمان ئەزانی کە سووریا لەبەردەستی داعشا بوو دەرمانیان بە قاچاق لێەوە هێنا بۆ هەرێمی کوردستان دەرمانی سەردەمی داگیرکردنی مووسڵیان هێنا
ناوچەکانی سووریا ئێمە ئەوەی جەنابە دێڵێ هەمومان قبوڵە ئێمە لە هەرێمی کوردستاندا بەم پرۆژانە مەزنداکرێ بە 40 ئەوەندە ملیار دۆلارە خراوەتە پرۆژەوە مریشکی بەستوو ئەکڕێ لە ئێوەی بکڕێ ئەسڵەن ئێوە حەزەکەم زانی کاگڕنج من لەگەڵ ڕایۆشکاری ئەنجومەنی وەزیران من لەگەڵ ڕایۆشکاری ئەنجومەنی وەزیران دوو مانگێک لەمە و پێش من دانیشتم بانگیان کردم بۆ ئەنجومەنی وەزیران ڕاوەستە من بانگیان کردم بۆ ئەنجومەنی وەزیران هەتا من لێەوە و برا بەڕێزانە پیان وتم وتیان تۆ وتوتە مریشی بکرێتە ژێر دەریاوە ماسی بیخوا نەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئایا فەحسن لایە وتم نەخێر بەڵام وتم ئەو مریشکەی کە دێ سەرچاوەکەی ڕوون نییە دیار نییە ئەشکرا نییە ئەوە ئەوانە کایەنە فەحسیان لایە هەموو کێشە و گیر و گرفتەکان پیان وتراوە چینەکەمان بۆ چییە بۆ بازاڕی کوردستان طبعا سەر لەسەر بۆ شتی فرێشە بۆ بژانەوە بەرەمی ناوخۆیە ئەگەر داو دەستگاکانی خۆمان مریشکی ئێوە بکڕن تخوا ئەسڵەن ئێوە ئەتوان بینێرنە دەرێ ئەسڵەن تۆ هەرەی نێریتە دەرێ کاگڕنج خواگە مەجالم بە ئەوەندە مەجال من لەگەڵ وەزیری کشتتوکاڵ دە 12 ڕۆژ لەمەوە پێش بە پرۆژێکەوە چوین لە وەزارەتی کشتتوکاڵ ئەمانەی جەنابتمان هەموو بۆ بەحث کردو شەریکی ئیتیحادمان بۆ بەحث کردو کە ڕێخستنەوەی دەواجینەکان بێ ئێمە لە 100 کە پرۆژە دروست کراوە لە هەرێمی کوردستان بەهۆی بەغاوە دروست کراوە بۆ خواروونی وەڕاستی عێراق بەڵام تۆ مەجال نایە لەم دەقیدا کە من قسە لەگەڵ جەناب تاکەمەوە تۆ ڕێگای لێگرتووی باشە ئەبێ بێ ئەم کەرتە ڕێخرێتەوە چۆن 3 مانگ جارێک دەواجین مەسەلەن نازم تۆ دەواجینە 3 مانگ جارێک دیکە ئەوانەی کە نایاساین ئیجازەی دەواجین ڕاگیرێ ئەنجا جەختمان لەسەوەی کردوێتەوە بەڕێز وەزیری کشتتوکاڵ من دەستخۆشی لەکەم بە سپاسەوە وەریگر وتیەوە ئیشانە هەموو جێبەجێکن لەگەڵ ئەنجومەنی وەزیرانیش باسێکن کە بە هیچ شێوەیەک مریشکی بەستوو نایەتە ناو هەرێمی کوردستان ئەگەر مریشکی بەستوو نێت ئەتوانێت هەموو شتێک ڕێکخرێتەوە لە کوردستان هەموو شتێک ڕێکە بەڵێ زۆر بەتاکید بەڵێ بەڵام ئایا ڕێگای لێ ژیرە لە مریشکی بەستوو نەخێر بە هیچ شێوەیەک ڕێگای ناگیرێت کاک ڕەنجەتام لە حزەی ڕێگەی لێ نەگیراوە ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیار با خەڵک دەتوانێت بە بیەنێ بەتاکید نەخێر ناتوانێت نەخێر اینجا پێشە نەوتم وڵات جوابی شەیامەوە پاش ئەم ناوبڕە راپۆرتێکیشیان حاضر کردەوە با گوێکیش لەو راپۆرتە بگرین باشە ئەچینە ئەو کاتت دەیەمێ ئەزانم تۆزە لەم تۆ ڕێوانە داوای لێبر نەکەم بینەران ێژا گەڕێمەوە بازاڕی مریشک لە عێراق شڵەژا ئێستا نرخی کیلۆیەک مریشک لە بازاڕەکانی عێراق نزیکەی 4,000 دینارە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان 2,600 دینارە لە مانجیەکی ئەم ساڵ مریشکێکی ئەم جۆرە نرخەکەی 5,000 دینار بوو بەڵام ئێستا نرخەکەی بەرز بۆتەوە بۆ 8,000 دینار و ئەگەر بێت پاک بکرێتەوە بەم جۆرە دەبێتە 10,000 دینار واتە لە 7 مانگی ڕابردوو نرخی هەر مریشکێک 3 بۆ 4,000 دیناری هاتۆتە سەر. ئێستا کیلۆیەک مریشک لە بازاڕی عەلاوی 4,000 دینارە. فرۆشیاران گلەییان هەیە و دەڵێن قازانجەکەیان زۆر کەمە. ئێستا کارەکانمان وەکو پێشوو نییە چونکە نرخی مریشک بەرز بۆتەوە. ئەم مریشکە بە 8 بە 9,000 دینار دەگاتە لای ئێمە. بە چەند بیفرۆشین؟ پێویستە مریشک بە 5,000 بگاتە لای ئێمە بۆ ئەوە ئێمە بە 7 بە 8,000 دینار بیفرۆشین. بەرەو شتێکی خراپ تێدەپەڕین. مریشک ئێستا بە 7,000 و جاری واهەیە دەگاتە 11,000 هەمووی هۆکارەکەی دۆلارە ڕۆژانە بەرز و نزم دەبێتەوە. سەرەڕای گلەی خەڵک و مریشک فرۆشانی بەغدا خاوەن پەلەوەرخانەکانی هەرێمی کوردستانیش گلەییان هەیە کە پشتیوانی بەغدا لە کۆمپانیایەکی گەورە بە ناوی ئەتیحاد بووەتە هۆکاری کەمتر هەناردەکردنی مریشک بۆ ناوەڕاست و خواروی عێراق. پرسێک کە لەلایەن سەرۆکی کۆمەڵەی پەلەوەرخانەکانی عێراق بەم جۆرە وەڵام دەدرێتەوە. طبعا لا يزال دخول الدجاج والبيض من الإقليم. بێگومان تا ئێستاش مریشک و هێلکە لە هەرێمەوە داخلی ناوەڕاست و خواروی عێراق دەبێت تەنانەت مریشکی زیندوش. ئێمە یەک کۆمپانیامان هەیە ئەویش ئیتیحادە. دۆلار لە ڕێگەی مەنەساو وەردەگرێت چونکە ئەو بە کەشتی سۆیا و گەنمە شامی هاوردە دەکات. زۆربەی بازرگانەکانی دیکە وەستاون بەڵام ئەوانەیە هێلکە و جوجەڵە بەرهەم دەهێنن ئەوانن بە بازاڕی هاوتا دەیفرۆشن.
هەرچەند بازاڕی پەلەوەری هەرێمی کوردستان بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی پشتی بە بازاڕەکانی خوار و ناوەڕاستی عێراق بەستووە، بەڵام ڕکابەرە نوێیەکەی کە کۆمپانیای ئەتیحادە جگە لە دابینکردنی زیاتر لە سەدادەی مریشکی پێویستی بازار بە پشتبەستن بە پشتیوانی حکوومەتی عێراق لە پێدانی $100 بە 132,000 دینار و لێخۆشبوونی گومرکی سۆیا ڕون و ئالیکی زۆربەی پەلەوەرخانەکانی عێراق دابین دەکات. مستەفا گۆران ڕوودا و بەغدا. دەست خۆش بۆ ڕاپۆرتە جوانەکەت کاک نازم. وڵای ئەوە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی نییە کە لە بەغا کردویانە لێو کردوین بە تارەماڵ ئاوا بێ خۆڵا مریشێک لە سلێمانی بێ بە 11,000 منیش مزغاڕاکەم خۆ ئەوە تۆ معجیبیەوەی خۆ خەڵکی بەغا تا ئێرە هاتووە مزارێم جارەوە بڕا لەسەر مریش کاگەڕنج ئێمە لە هەرێمی کوردستان ئیتیحاد بۆ نەیتوانی و بێنێتە خوارێ تەماشا کاکە تەماشاکە شەریکی ئیتیحادی ئێستا بەهۆی نەخۆشیەوە لەوانەیە کێشە و مەشاکلی بوات پێ دەبێت بە ناوی ئەو نەخۆشە بە ناوی خەڵکی بەغا لە من و تۆ شارەزاتر نییە خەڵکی بەغا خۆیان ئەڵێنەوەی احتیکارە کاگی ڕنج ئێستاش بۆ خۆت دەزانی کاتی عاشورایە لە عاشورادا مریشکێکی زۆر کاکە ڕێگریەکەی کاکە وەڵی بە کوردی بۆ ئێسام بۆ شەرم کەم لێرە دانیشم لەسەر مافی هاوڵاتیان لەسەر مافی هاوڕەکانم هاتووم شەڕکەم بۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوێم لێ بگرێ کاکە زانی بۆ خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ مریش لە بەغا ئەڵەن کاکە ئێوە بازاڕەکانی ئێمەتان وێران کردەوە مریشکی بەست و بەهێلکەی تورکی نازانم بەچی و بەچی کاکە ئەو پارێزگاری لە بەروبوومی ناوخۆیەکە وەک لە سەرەتای بەرنامەکەەوە عەرزم کردی کاک فرێزەگە مەجالم بی خێرە ئەو لە 150 گومرگی خستۆ دەسەر مریشکی بەست و لێرە $200 تەنی بۆچی کاکە هەموو کێشەکان ئەگەڕێتەوە کە ئێستا مریشک لە بەغا لە بەغا بووە بە 11,000 ئێستا باشە پرسیارە کاک نازم تۆ ئەڵەی هاتووی دیفاع لە ڕەفیقەکانە بکەیوەنە منیش میدیاکارم و بەرنامەیە مەلاین کەس سەیری بەرنامەکەوە بەڕاستی ئەگەر تۆ هاتووی بتەوێت مریشک وەکو بەغا بگەێنی 11,000 ئێوە بەغا وای لە من قشتیوام نەوتۆ کاگەڕەوە عەرەب نەبوو من لەوانەیە لەم کەناڵە ڕووداوی ئێوە لەوانەیە دەیان جاوت پێدم حکوومەتی بەڕێز حکوومەتی ئازیز وەرە تێچوون هەرزانکە مریشک با لەسەر هاوڵاتی چیلۆی بێ بە 1,000 دینار ئەم کەرتە ڕێکخرێتەوە بەڵام ئێمەش لە زەرەد و زیان دانەبی حکوومەتی هەرێمی کوردستان 1 2 3 چی و چی بکە هەم هاونیشتیمانی قازانجەکە هەم حکوومەت قازانجەکە هەم هێزەکانی ناوخۆشتی بە کواڵەتی کوردیە خۆن کاگڕنج حکوومەتی هەرێمی کوردستانە بێ یەکەم شت بازارکردن دروستکە دووەم مریشکی بەستوو بە هەموو شێوەیە قەدەغەکە سێم تێچوون هەرزانکە وەک وڵاتانی دەوروبەر لە وڵاتی ئێمەدا تێچوون زۆرە جەنابەت پیاوێکی ڕۆژنامەنووس ێگە مەجاڵ بۆ گرانە ئێمە ئەم هەموو گەنمەمان هەیە ئەوە من نازانم ئەوە بێ لە بەرپرسانی هەرێمی کوردستان پرسی بۆچی گرانیان بۆچی گرانێ موادەکان لێرە گرانە یەکێک لە هۆکارەکانی کە ئێوە بۆتان دەرنایانێتەوە ئەو شتانەیە بەڵە سۆیە زۆر گرانە سۆیە عالەمی وا بزانمەگە هەڵەنم بەس لە ئەرجەنتین و ئەوانە سۆیە دابی نەکرێ ئیتر گومرگیە و مەسرەفیە و شاحینەیە و کرێسەیارێ چەندین گومرگیە دێتە هەرێمی کوردستان ئەوەیە بەڵام غەڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێرەدایە لە هەموو وڵاتێکی دنیادا معمەلی ئەهلی و شخصی هەیە هەڵهێنەری ئەهلی و شخصی هەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەوە نییە بۆیە منافەسەی یەکتر بکە بەداخەوە من لە گەڵبرایان لە ڕایۆشکاری ئەنجومەنی وەزیرانی ئەو تەرحەم پێشنیارکردم برای بەڕێزم کاک حاجیدەوە نەتوانێت ئەو شایدێن بۆ باوتم وەرن معمەلی حکومی دانن ئیسیفاداکەن $10 هەزانتر بیفرۆشن برا معمەل ئالەفەکانی تریشمان ئەو کاتە گرانی ناکەم بە حکمیەوەی ئێمە لە دووەک و زاخەوە تاگاتە کە لاروکڤی 42 معمەلمان هەیە هەرەکەی بە کوالێتێک هەرەکەی بە نرخێک 55 هەڵهێنەرمان هەیەگە هەڵەنەم وایە 57 هەرەکەی بە کوالێتێک هەرەکەی نەوع جووسکێک هەرەکەی نەوع هێلکێک هەرەکەی ئی وڵاتێک کێشە و مەشاکلی ئێمەدا لەوەیدا کاگرنج بۆ خۆت پیاوێکی ڕۆژنامەنووسی جەنابەت ئەزانی لە هەموو وڵاتێکی دنیادا تەئمین هەیە تۆ ئەگە تەئمینت کرد ئەم جووسکە لە یەکەم ڕۆژەوە ئەگە خستە ناو هۆڵەکەوە هەمووی بمرێ ئەو وڵاتە ئەو دەوڵەتە ئەو حکومەتە نایهڵە بە هیچ شێوەک تۆ تووشی زەرەد و زیانی لە بە حکمیەوەی تۆ ئاسایشی خۆراکی ئەم وڵاتەکە دراگرێت تۆ ئابووری ئاسایشی خۆراکی وڵاتەکە دراگرێت بەڵام لە هەرێمی کوردستان نەک ئەوە هەیە تۆ تەئمینت ئەکا
نە هیچ دەکات لەو لاوە لێت ئەیە بە مریشکی بەست و لەو لاوە لێت ئەیە بە شتێکی تر لەو لاوە نایەڵە عیشکەی لەو لاوە نایەڵە ئاسایشی خۆراکی وڵاتەکەت سەرکەوێ. من لێرە یەک داواکاریم بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەگەر حکوومەت ئەڵەن حکوومەتە باوکی میلەتە بەڕاستی من وەکو شخصی خۆم وەکو هاوڵاتێک من هیچ ڕقێکیشم لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، بەڵام من زڕباوکێکمەوێ یارمەتیمدا زڕباوشێکمەوێ تۆزە ژیانی ماڵ و مناڵەکەم تەمینکە نەک باوکێکی عەسڵیم بوێ کە زدایەتی بمکە لە 2014ەوە ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک هاوکاریم کە. من لێرەوە داواکارم لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کێشە و مەشاکیلانەی ئێمە لە هەرێمی کوردستاندا بە یەک کۆبوونەوە تەواو بێ، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە شخصی بەشدار بێ، مەسئولی گومرگەکان بەڕێز وەزیری کشت و کاڵ بەڕێز وەزارەتی دارایی کە پارەکە هەموو لەلایوێ لەگەڵ وەزارەتی بازرگانی واتە ئەم کێشە و مەشاکیلانەی ئێمە لە هەرێمی کوردستاندا لە ناو پرۆژەکاندا باوەڕت هەبێ بە یەک کۆبوونەوە یەک سەعاتی ئەتوانن تەواویکەن ئەگە بە دڵسۆزانە بێنە پێشەوە. بەڵام من چ بکەم کە کەسێک یارمەتی بە کاقوبات و تۆ لە کۆبوونەوەکانە من کاقوباتم نەبینیوە، بەڵام تەبعەن ئەگەرڵم بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یان بۆ تیمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو تیمەکە یەگرێتەوە بۆ بەڕێز کاقوبات و بەڕێز بێگەرخان و بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئێمە زەخ تێشکەشیان لەسەر کردوین. لە ڕاستیدا ئەتوانم بڵم ئەمە گەورەترین غەدرە لە خاوەن پرۆژە کراوە لە هەرێمی کوردستان، یاسایەکیان بۆ دەرکردوین لە پەرلەمانی کوردستان هەموو نفرێک مۆزەفێکیان بەسەر ئێمەدا تاعین کردووە ئەگەر نفری 400 مانگانە بۆ 500,000 کاکە من بۆچی پرۆژێکی ئەهلیم هەیە ساڵانە یەک مانگ لە ئیسیفادەدام لەسەر من یاسایەکە دەرکرد دەوەرە یاسایەکیشم بۆ دەرکە کە پارێزگاری لە بەروبوومی ناوخۆ بکە، یاسایەکم بۆ دەرکە کە نەیەڵە مریشکی بەستوو بێ، یاسایەکم بۆ دەرکە کە بازارم بۆ دروستکە بەڵێ نەک 350,000 ئێمە ئامادەی وەکو خاوەن پرۆژە دوو مۆزەفیشمان لەسەر تاعینکەن 1 ملیۆن دیناریش دەین. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەمان بۆکە نەخێر نایکە. من لێرەوە سپاسی وەزیری کشت و کاڵەکەم کە شتەکانی بە کتاب دەرکردو، بەڵام ئایا چێ بە قسەی وەزیری کشت و کاڵەکە کاگرانج ئەمە لەم وڵاتیدا ئێمە ئەزانین ئەگەر بەپێی ئەلام بواە ئەگە بە کۆڕ و کۆبوونەوە بواە باوەڕت هەبێت لە هەرێمی کوردستاندا یەک نفرێک یەک هاوڵاتێک کێشە و مەشاکلی نامە. بەڵام من ئەم جارەش داواکەمەوە لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 500-600 بەرنامەی تەلەڤیزۆنیمان ئێمە ئەنجاماوە هەتا ئێستا نەیوتۆ جەنابی بابیان بینم بۆ نامان بینی. ئایا لە هەرێمی کوردستان ئێوە وا فکر ناکەنەوە ڕایۆشکارەکانتان ڕاستەکانتان پێ ناڵێن ئەم هەموو ڕایۆشکارەمان بۆچی ئێمە لە هەرێمی کوردستاندا بە ڕایۆشکارەکانیان و تۆنیان گاندە ئەزانی چۆنە ئەم هەموو کێشە و مەشاکیل هەیە ئەگەر ڕایۆشکار بێ بیگەینە کاگرانج بڵە فلان کەس کێشە هەیە فلان کەرت کێشە هەیە. ئەم کەرتەی ئێمە گەورەترین کەرتە لە سەرانسەری عێراقدا کە پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە 400 بۆ 500,000 هەلی کاری ڕەخساندووە. لە ڕاستیدا من لە زۆر بەرنامەی تەلەڤیزۆنی تریش داوتم ئەمە بە عەرەبی پێڵەن سەناعەتە الدەواجین بۆ ئەمان لێکن بۆ ماڵمان وێرانەکەن بۆ ئاسایشی خۆراکی وڵاتەکەتان لە ناوەبن. بۆچی لەبەرچی نازانم ئومێد دەکەم بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بیتە سەر خەت بە دڵسۆزانە ئەم قسانەی من ئەگە بە تندیژێکم دڵنیابە لە قانجازی حکوومەتی هەرێمی کوردستان و خاوەن پرۆژەکان و هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان ستوندیەکەم لە قسەکانتان نەبینی و ئەوە لە قازانجی حکوومەت و خەڵکیشە فەرموو کاکە حەیدەر. من پاڵپشتی ئەو داواکاری کاک نازم دەکەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم چونکە بەڕاستی وەزارەتەکان کێشەی مەیان پێ حەل نەکرا بە وەزارەتی زراعەتەوە دەبی ئەنجومەنی وەزیران فعلەن داوامان بکە ئەو کەسانە داوا بکە کە معلوماتیان هەیە لەو بابەتە ئینشاءالله فعلەن دەکرێت ئێمە چارەسەری بکەین. خاڵێکی تریش هەیە کاگرانج تازەش باسمان کرد ئێمە لۆ گازاندا لە حکوومەتی عێراقی بکەین و بەرهەمیمە لێ ناگەڕێ بکرێەوە ئێمە بە خۆمان بەرهەمی خۆمان ناخۆین. باشە ئەگەر بەرهەمی خۆمان بە خۆمان نەخۆین لۆ گازاندا لە حکوومەتی عێراقی بکەن کە چەند سارە ئەمە هەرێمەکی دەستورینە و ئیدارەی خۆمان بە خۆمان دەکەن و اقتصادی خۆمان هەبووە وەرحەمدوللاوی ئێستاژ ئەو بەرهەمە جوانەی هەیتمان داوا دەکەین بەڕاستی لە ناوە خۆمان سەرف بکرێ. دەستخۆش فەرموو بە ئەم بە ڕێزانەش کە تەشریفیان هێناوە فەرمایشتەکانیان. کاگرانج قسەکانی کاک نازم قسەی دڵی ئێمەی کرد بەڕاستی هەموو قسەکانی و ئەم کەرتەی ئێمە هەلی کارمان بۆ زۆر کەس ڕەخساندووە هەموو دەوروبەری استفادەمانەکە بەس خۆمان زەرەرەکەین وەک مشەخۆرەکە وایە هەموو ئێمەخوا ئێمە چەند ساڵە کاسبیەکەین من 20 ساڵە لەم ئیشەیە خەریکە فەشە لە هێرین ینی وای لێ هاتووە خەرکە دەواتزین سارەکەی ژێر خۆمان لێستن لەبەر خەرزاری بۆ دەرمان فرۆژی سپاداکە مامەڵ ئەلەڤەی کا جوچکە فرۆژێکا چێ زەرەرەکە بەزێمەیکەین
کرێکارەکە ژێکە ئەوەی باریەکە مژفرۆشی بازار هەمووی لەسەر ئێماژی ئێمەش تۆڵی بواز ناین ئێمە ناتوانین واز بێنی واز بێن کابرێت لەسەرمان بۆ ماڵ غەڵەت تێمەگەن یاخۆ قسەی من نەبوو من حەزەکەم نەک واز نێنن حەزەکەم ئێستا چەند پەلەوەرخانەمان هەیە ببێ بە 100 ئەوەندا باسی شەریکەی ئیتیحادیەکە با بە شەریکەی ئیتیحادی حکوومەتی لە پشتە کارەبای 24 سەعاتەیە ئێمە پارەی کارەبامان پێینە پێشێکەوە دێڵە کارەباکەتە بڕم حکوومەت بۆ سەمونخانەکان لە 150 داشکانی بۆ کردووە کارەباکە ئێمە لێمانە سەنوفی کارەبای خۆمان لێزای با بۆ لە 100 بۆ سەمونخانەکان 150 داشکان بۆ کردو بۆ ئێمەی ناکەی یا بۆ قەرزی پێشینەکە یعنی حکوومەت هیچ هاوکاریەکمان ناکە هیچ هەموو کەرتەکان لەسەر ئێماژین کێ قسەی نەکردووە دەست خۆش زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە دکتۆر بەخێر بێ مەمنون زۆر سپاس بۆی پەنجە بخینە سەر بزامەکان لە ڕاستیە ئێمە کێشەی کێڵگە پەلەوەریەکان تەنها بازارە بازاریش ئەبێ حکوومەت کۆنتڕۆڵیکە ئێستا مریشکێکی بەستوو بە ئاوەکەی ناویەوە بە مەوادی مەحافزیەوە بە ئاسارە خراپەکانیەوە لە مریشکی خۆمان گرانترە باشە ئێمە هەمومان متتەفقین لەسەر ئەوەی کە مریشکی بەستوو بەهای خۆراقی نییە دەبێتە بڕێ مەوادی تایەکە کارسینۆجینن ئەمە بەڕاستی وایە لەبەرەی دەواجنتە نەخێر من وەکو دکتۆرێکی بەیتەری باسی بۆکەم ئەو مەوادانەی کە لە ئەنتیبایۆتیکی پێ ئەدرێت فترەیەکی زۆر تیا ئەمێنێتەوە دوایەوە بەستن و مەوادی محافظ بە هەموو جۆرێک کارسینۆجینە سەرەتان هێنا هاوڵاتیان تووشی سەرەتانە کولفەی هەر هاوڵاتیەک ئەنتیبایۆتیکێنە کولفەی هەر هاوڵاتیە کە تووشی سەرەتانە بێت کولفەی هەر هاوڵاتیە کە تووشی سەرەتانە بێت نزیکی 20,000 دۆلارە لەسەر حکوومەت دەستێکی کارێ لە کارەکەوێ کەسێک نەخۆشەکەوێ پێویستی بە دەرمان هەیە پێویستی بە مەوادی عیلاجی کیمیایی هەیە ئەمانە هەمووی کولفەی لەسەر حکوومەت لە مریشک کاریگەری نییە بۆ تەندروستی خەڵک لای خۆمان بێگومان کاریگەریکی زۆری هەیە چون تۆ کوالیتی کۆنترۆلێکی بەو جۆرەیە نییە کە بتوانێت ئەو مەوادە محافظانەی کە کراونەتە ئەو مریشکەوە بۆ بەستنی بۆمانەوەی بە بەستویی ئایا ئەتوانی تەحلیلی کردووە نەوە کاگڕنج مەبەستی ئەم ڤاکسینانەیە کە لەو مریشکەی خۆمان درێڵە بۆ خواردنی هاوڵاتیان ئەو مریشکە خراپە مەبەستی ئەوە ڤاکسین ئەم ڤاکسینانەی کە هەیە ئەمە بڵین ڤایرۆسی زەعیف کراوە کرێتە جسمی ئەو ناکالێرە ئەوە لە ڕاستی خراپ هەڵگیراوە بێگومان ئەم ڤاکسینانە کەیەن ئەبێ لە پلەیەکی 0 بۆ 8 پلەیە لە باشەوە هەڵناگیرێت نەخێر بۆیە کاریگەری نامێنە بەڵێ بێگومان کاریگەریە لە سەرچاوەکەەوە خراپ نەخێرش مەرجینە ئەوەی کە مشکیلەی کێڵگە پەلەوەرەکان لێرا چییە ئێمە هەمومان متتەفقین لەسەر ئەوەی کە بەرهەمی بەستوو ئاساییشی خۆراکمانە خاتە مەترسیەوە ئاساییشی خۆراکیشمان لە مەترسیە بۆ ئاسایشی نیشتیمانی بەڵێ ئاسایشی خۆراک ئاسایشی تەندروستی دواتر ئاسایشی نیشتیمانی باشە ئێمە هەمومان متتەفقین کە بەرهەمی بەستووەکان خراپە کەسمان نییە متتەفق نەبێ لە سەرۆکی حکوومەتەوە لە هاوڵاتیانەوە لە هەمووینەوە باشە ئەم مریشکە بەستووە بۆچی هەیە ئەسڵی پرسیارەکە ئەمەیە ئایا بەرهەمی ناوخۆ کەمە بەرهەمی ناوخۆ کەم نییە بەڕاستی بەرهەمی ناوخۆ کەم نییە ئایا ئەوانەی کە ئەتوانن ئەم مریشکە بەستووە بێنن تەنها بە چاوی بازرگانی سێری کۆمەلگاکەن با سەراحەت بین ئەگەر بە چاوی بازرگانی سێریەکەن کاکە بێن قازانجی ئەوەی لەو مریشکەی بەستوۆی هەڵیەگرن لاینی کەم بە خەڵکی تووشی سەرەتان و نەخۆشی و ئەوانە نەبێت وەرە کاکە قازانجەکە لە کێڵگە پەلەوەرەکان وەرگرا دەستخۆش ئەو برا بیەم بەم بەرمایکە کاک دیارە کەس قسەی نییە لێرە سپاس جەنابەت ئەو کاتە داوات کرد کە کاگرنج بەنسبەت ئەو مریشکەی ئێمە ئەو مریشکە ئەگەر هەوای پاک نەبێ گەشە ناکە ئەگەر ئالەفەکەی کە ڕووی هەبێ قبولی ناکە ئەگەر با بڵێن ئالەفەکەی ڕوتبەتی زۆر بێ هەر قبولی ناکە ئەو برادرانەوە هەموو قایان هەیە پرسیارانکە تەنانەت ئەگەر تەوێ هەواکەشی باش نەبێ هەر نابێ بە مریشک ئەمە یەکێکیان ئەنجە تۆ باسی بەستوت کرد وتت ئەم بەستوە لەو چێدە ئێمە دیەکەمان ئاخر حدود دەبا بڵێن لە پێشمەگە لە ناوشوان ڕواکەی شەوانە دەترێت لە زیاتر بەس
مریشکی بەستوو لە هەولێر و سلێمانیەوە بارەکرد بۆ ناو کەرکەڕا بە قاچاخ ئەمە لە چۆ دێ یاد بۆ کەرکووکیش بۆ کەرکک بەڵ حەزەکەی بە بەڵگەەوە بە تەسویرە بێت زۆر جا پرسیام لە ساخترێلەکان کردوم لە لە ناو هەولێرە بارم کردووە ئەی لە چۆ دێ بە سەیتەریانە بەخۆیانمە دوو کانتۆری دەرمانمان نەبووە هینی شەریکەی پێ بووە دەرمانەکەمان بەقەڵەت دێنابوو لە دێگەڵە نێژ بیبێنەوە هەولێر ئەی ئەمە لە چۆ دێ مریشکی بەستوو یان زیندوو بەستوو هێلکە ئەلێ لە سلێمانی و لە هەولێر خۆی لە هەولێر بارم کردووە هەر لە سلێمانی بارم کردووە ئەی کەواتە ئەگەر مەسئولێ لە پشتی نەبێ لە چۆ دێ ئەمە ئەمەینێت کە تۆ باسی ئینت کرد وتێت مەسئولەکان گۆشتی بەستووە خۆن کورتۆ لە چولێ قەل ئێسا بەم چلاوێنەوە 20,000 باشە پرسیارێ بۆچی کێڵگەی پەلەوەری مریشکی کوردی نییە چۆن مریشکی کوردی مریشکی مەسلحە نا یە کوردی مدەکەی زۆرەوە هی کراوە نا مدەکەی زۆرەتەوە 6 مانگ 12 مانگ بەس جاری وایە هەندێک ڤیددیۆ بینم لە ئینستاگرام وانە هەڵگەیە 10,000 مریشکی هەیە تۆ بۆم ڕاستەوە جینایەتێکی پێڵن لە ڕووی عیلمەوە بەس پارەش زیاترەکەوە ئەی چۆن سنفەکەی زیاترە ئەو لێرە نییە حاڵی نەبووم کاگڕن ئەڵەم بۆ لێرە نییە ئەو مریشکە کوردیە ئاوا لە کێڵگەی کراوە زانی چۆنە بەخێویان کرد نەجاحەتی نێنا زەرەدێکی زۆریان کرد خەڵک ئەزمموی کرد بەڵە بەڵێ ئەم مریشکەش کاک دکتۆرمە بە عیلمی جینات ئەمە جیناتی پێڵێن ئێستا ئەمە تەمەنی 45 ڕۆژە تقریبا 2 کیلۆ 200 گرام و ئەوانە 2 کیلۆ 100 گرام یەتەوە لەوانەیە عیلمەگە زیاتر پێشکەوتو بێ ئەمە لەوانەیە بە 30 ڕۆژ 2 کیلۆ ئەوانە بێتەوە نەک هەر لە کوردستاندا لە چەند ڕۆژ بووە بە ئەمە 45 ڕۆژ ئێستا ئەمە 45 ڕۆژ ئەمە گەورەکانیشی هەڵبژاردووە ئیبرای بەڕێزم کاک حاجی قوبات لەوانە 2 کیلۆ 200 کیلۆ بەس خۆی 100 گرام بێتەوە مریشکی بچووک تەندروستترە یعنی زانی چۆن کاگڕنج لە هەموو وڵاتێکی دنیادا من بۆ خۆشم لە زۆر بەرنامەی تریش ئەوە وتووە مریشکێک تا 2 کیلۆ 700 کیلۆ یەک کێشەی نییە بەڵام هاوڵاتیانی سلەیمانی و هەولێر ئەڵەن مریشکی قەڵەومانێ باوەڕ دەبێت حەزیان لە مریشکی 4 کیلۆیە حەزیان لە مریشکی 3 کیلۆ نیە ئەنجینات تۆ بۆ خواروونی و ڕاستی عێراق کیلۆ 700 کیلۆ 800 هەتا 2 کیلۆش نابرد ئەگەر بڵێن چۆن تۆ وتر وەزارەتی پێشمەرگە و ئەمانە ئەگەر گشتی ناوخۆینکە ئەمەش بە 2 کیلۆی فرۆشین کاکە ئەی تەبعاً ناگرن مەجبورین گەورەیەکەن ئەم ئینەکەی خۆشمان کوردەواری خۆمان گەورە نەبێ سرف نابێت دەستەکانە خۆش بێ لەم ماوەیە لە خواردنگەیەکی ئێرانی بووم لە ناو مێنۆکەیانە نووسرا بوو جوجە ئەکبەر جوجە ئەکبەر لەگەڵ برادێکە داوای جوجە ئەکبەرمان کردومان زانی بەشی گەڕەکێکە کاکەچی بە قەرکەوێکە بوو ئێوایە بەس ناوەکەی ڕاستە ڕەبتی بە کولتورەوە هەیە زانی کاک نازمی شاماژەی پێدا لە هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی و هەولێر زیاتر تەڵەب لەسەر مریشکی گەورەیە طبعا پرۆژەکانیش بەپێی کاک نازم ئەگەر بەس ئیجازەیەکی برای خۆت دێ ئەو تەوزیحەش بدەین کاک ڕەنج زۆر جار ئەو تەفسیرە بە غەڵەت ڕۆیشتووە بە حەقەت یعنی زۆر جار تحلیلیەوە کراوە مریشک کاگاتە ئەو وەزنە بەو ماوەکەمە لە ناو خەڵکە خاستان هاوڵاتیان ئەڵێن زۆر جارەمە بە بەدەرزی بەخێوە ئەساسە علمیەکەی ئەوە نییە ئەساسە علمیەکەمە کۆمەڵی شەریکات گەشتونەتەوەی کە ئینتاجی جوچکەیەک بکەن بە کەمترین خواردن زیاترین زیادەوەزنی بدات بۆی سوورەکە وازەح بێ باسی مریشکی کوردیت کرد بۆ نمونە لە ناو هەمان هۆڵی پەروەردەی ئەو مریشکانە جوچکەیەکی کوردی بێنە لەگەڵیانە داینێ هەمان بیئە و هەمان علەف و هەمان خۆراک وەرگێ سەیرەکەی جوچکە کوردیەکە وەکو خۆیمێنێ چکە جیناتی ها هەتا لە ناو مرۆڤیشە هەیە تەشبیهات نەبێ هەیەڵێ بە کەمترین خواردن ئەو عایلەیە قەڵەوە بن بە عایلە قەڵەوەن بەڵام هەشە بە خواردنی زۆریش قەڵەو نابن ئێستا بە دوا قسە ئەڵێ خير الكلام ما قل ودل باشا وەکو نوێنەری حکوومەت هاتی تەشریفت هێنا بۆ پیرەمەگرون بۆ گوێگرتن لەمان ئەم بەرنمەیە چی پێبەخشیت ومێدت هەیە لە ناوخۆی خۆمانە بەبێ ئەوەی کە دەستی بەغدا ماچ بکەین و وەفدیان بۆ بنێرین هەر بە پلانی کارامەی ئیداری خۆمان ئەم گرفتە چارەسەر بکەین و ئەم کەرتەش نەمرێت و ئەمانیش قازانج بکەن و خەڵکیش کواڵەتی بە خواردنی بڵێ مریشکی بە کواڵەتی بخوا بڵێ دەست خۆش کاک ڕەنج بابەتی بەغدا وەکو لە راپۆرتەکەش ئاماژەی پێدرا بەڕاستی و بەپێی ئەزمموی خۆمان لەگەڵ حکوومەتی عێراقا بەپێی بەڵگەنامەکانیش گەیشتین ئەو ڕاستی ئەوێ بنیەی تەحتی تۆ تەدمیر بکە ئەمە هیچ قسەی سەر تەلەڤیزۆن و ئیعلام نییە و بۆ بەڵگە و مستەمسەک بەس بەسیترین بەڵگە ئەوەی کە لە راپۆرتەکە ئاماژەی پێدرا باشە
مریشک بەڕادەیەکی خەیاڵی بەرز بۆتەوە ئامادەیە ئەو عجزەی کە باسمان کرد ئەتوانێت 125 خواستی بازار دابین بکە ئامادەی 75ەکە بە بەست و پڕکاتەوە بەڵام مقابلیەوە ئامادە نیە مریشکی تۆ وەرگێ عەلەقەل بۆ ئەوەی سعر بێنێتە خوارەوە بە هاوڵاتیانی خۆی بڵێ سعرم هێنایە خوارەوە و شتێکی تریشمان پێڵێت ئەوەی کە وترا لەسەر شەریکەی ئیتیحاد کە کولفەی نزمە و کلفەی ئەێنێتە خوارەوە مریشک دابەزێنێ فەرم و قوربانەوە عەرز ئەوە گەز ئەوە بازاری بەغدا با کیلۆی مریشک بێنێتە کاکە ناڵێن 2000 دینار با بێنێتە 2600 کاریگەری هەیە کاریگەری هەیە لێرەوە بۆی شتەکەی تر تەواو بەلەفی بەغدا سوورەکە وازەح بێ بە شێوازێکی تەواو ئین بێت باشە منعی مریشکی تۆی کردووە مریشکی بەستووەدا بە وڵاتیانی خۆی کاکڕنج وەرە تۆ تەحلیلێک و تەفسیرێکی ئەمەم بۆ بکە مقابلەوەی لە راپۆرتەکە ئەڵێ تەفسیری ئەوە بۆ ناکرێت تەفسیری ئەمەی هەرێمی شەهر بۆ ناکرێت ئەمەیان ئێستا قسە لەسەر ئەمە شەکەین چی بکەین دوای ئەوەی کە بەغدا دەرگاکانی داخست کاکە ئۆکەی ئەمە دژایەتی تۆکەوە ئێمە قەناعەتمان هێنا باشە خەتۆی دوای ئەوە چی بکەین بەغدا بەردەوامە ئستثمارەکات پەرە بە پرۆژەی خۆیەدا و دژایەتی تۆکەوە بێ ئەوێت لە چی سێکتەرەکە پێشکەوتووی ئستەدافی ئەو سێکتەرە کۆمپانیایە لە کەربەلا بە تەنیا خۆی 500 قاعی هەیە بەڵێ 1500 بەڵێ ئێستا ئیشەکە ئەزانم با یعنی بۆ نمونە حقیقات بڵێ بەڕاستی لە زۆر بوارە گەشیان کردووە لە بواری مریشکە تەنانەت ئەو ئۆتۆمبیلانەیە چێ ئەی ڕەشێنن ناڵن ڤایرۆس بچێتە ناوەوە مۆنیتەرینێکی زۆر ڕێکوپێکیەکەن یعنی لە ناو خۆیان دامەزراوەیەکی تەندروستی ڕێکوپێکیان بۆ دابین کردووە بەڕاستی ئێمە زۆر لە پاشین پرۆژێکی جوانە و پرۆژەی جوانترمانەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئیشکالیان لەگەڵ ئەوەیە کە بەرهەمەکەی کاکدەوەن یان بەرهەمەکەی ئەم بەناوێکی کوردیەوە ڕۆی ڕەغبەتی زیاتری لەسەر ئەمە حەقیقەتێکە و واقعەکە لە بازارەکانی وەسەط و جنوبە ئەم منافسێتی پرۆفیشنال دروستیکە بە هەر شێوازێک دروستیکە سیقیان بە ئینسانی کوردیە زیاتر و سیقیان بە بەرهەمی هەرێمی کوردستانە و هەتا تۆ هەبیت ئەو ناتوانێت گەشە بکە بۆیە ئەوێت ناوە ناو ئیستۆپێ بە تۆ بکە بۆ ئینتیعاشێک خۆ ئەگەر واش نەبێت عەلەقەل منعکردنی تۆ ئاوێکەی یا بە هاوڵاتیەکانی خۆی یان چۆن بڵێ دڵنەوەیەکە ها ئەگەر تۆ ئەوە لە مێشکمان دەرکەین بۆ بەغا پەلەوەرخانە دروست بکەین چونکە ئێمە لە ناوخۆی با پێ بڵم بەخوا ئەگەر ڕێکی بخەین ئەگەر 400,000ەکەی کاک نازمیش بێ بەرهەمەکەمان بەشی ناوخۆ ناکەین چی بکەین بۆی ڕێکی خەین کاکڕنج هەنگاوەکان چین دوایەوەی کە گەیشتینە قەناعەت ئەوە بەغدایە و دوای ئەم بەرنامەیە راپۆرتی تایبەتە نووسی بۆ ئەنجومەنی وەزیران راپۆرتمان نووسیوە کاکڕنج بەس ئەگەر ئیجازەی برای خۆت بدەیت ئەو ماوەی تقریبا دوای ئەوەی کە گەیشتینە قەناعەت دوای و دانیشتنی دوای یەک لە دوای یەک لەگەڵ حکوومەتی عێراقا ئێستا گەشتونەتە قەناعەتێکی کولی کە بێ بازاری هەرێمی کوردستان و بازارەکانی خۆمان ڕێکخینەوە هەنگاوی یەکەم ڕاگررتنی مۆڵەتدان بە پرۆژەکانی پەلەوەری گۆشت هێلکەی خواردن هەڵهێنەرەکان بۆ ئەوەی جارێ ڕێکاریەک و ڕێخستنێک بۆ پرۆژانە بکەم بزانین داهاتوی بازار چی لێت اینجا نازمەڵە بە ئەهلیش هەیبێ ئەمەیەک بۆی کێبڕکێ دروست بێ نرخ دابەزە ئێمە 1995 پرۆژەی پەلەوەری گۆشتمان هەیە ممکنە چاودێری کاک نازمەڵێ لۆجیک قبوڵێکە بازاری ئازاد قبوڵێکە ئەو ئەڵێ بە مەفقەس و هەموو شتێک بە ئەهلیش هەبێت بۆ ئەوەی کە کێبڕکێ دروست بێ لەمەیان نرخ دابەزە هاو نیشتیمانی قازانجەکە قسەکەی بۆنی ئەوەی لێدێ کە هەستەکە ئەمە نوعێکە لە احتیکار ڕاستە کاکڕنج بزەبت ئەم بابەتەش هەیە بۆ بابەتی ڕێخستنەکە چیمان کردووە هەنگاو چییە بەرنامە چییە وەکو ئەماژەم پێدا ئێمە 1995 پرۆژەی پەلەوەری گۆشت چاودێریکردن و ڕێخستنیان ئاسان نییە ئێمە 57 هەڵهێنەرمان هەیە بەرنامەمان داوە لە هەڵهێنەرەکان دەست پێ بکەین چاودێری ئیشی ئەوان بکەین بەبێ ئیزنی وەزارەتی کشتتوکاڵ جوشکە نەدەن بە پرۆژەکان لێرە ئەو پرۆژانی کە بێ بۆڵەتن ئەوانە ئاوتە بن لە پرۆژەکە هەنگاویکی دیکە یان ئەتوانین بڵێن لە زمانی ئەم بەرنامەیە ڕێخستنەکەین بۆ کاری دانانەوە یعنی بازار وای لێنێت بە یەک جار هەموو خاوەن پرۆژەکان دانانەوە بکەن یعنی دابەزینێکی کتوپڕ لە سعر ڕوو بدا دوای ئەوە مجموعەیەک بکشێتەوە اینجا گرانی ڕوو بدات دووبارە سلسلەکە دووبارە بێتەوە بە پێی پێویستی قسەت بۆ خەڵکی کوردستان و ئەوانش کە نەهاتون بۆ ئێرە پەلەوەرخانیان هەیە چییە؟ بەڵێ کاکڕنجۆک و ئاماژەم پێدا دوا قسە ئەوەی حەل چییە؟ ئەمە یەکێکە لە حلولەکان ئێمە مەڵە حەل چیە؟ ئێمە تۆمان داوەت کردو بڵێن حەل چییە؟ حەل چییە؟ بەڵێ ئەو پرسیارە دەهێمە کرد ئەوە حەلەکە بوو یەکێک لە هەنگاوەکان وەکو ئاماژەم پێدا هەنگاوێکی دیکە
ئەوەی بابەتی بە بازارکردن لەلایەن وەزارەتی معنی هەنگاوە ئەمەیان کاک ڕەنج هەر قسە نییە ئەنجومەنی وەزیران نووسراوی کردووە تەنانەت لیژنەکە کە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەکو هەنگاوی یەکەم کۆ بنەوەتەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نووسراوی کردو بۆ فەرمانگەکانی خۆیان ئیجباری کردوون لە تەندەری تازەیە بەرهەمی پرۆژەکانی هەرێمی کوردستان ئەوە ناوخۆ کاروباری کۆمەڵایەتی ناوخۆش دەستەکەویت هەموو وەزارەتەکان ئێستا داتاکانیان لێوەرگیراوە لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی پەروەردە داتاکان وەرگیراوە کە چەندیان مریشکەوێ هەنگاوی دووەم لیژنەکە سەردانیان نەکات بۆ ئیتفاق لەسەر بڕی دیاریکراو بکرێت ئەو کاتە مەتزەرەکان ڕاست پێرن بەو بڕی کە هەیە بۆی دابینی کەن بۆ نازم پێ دوانی ئەمە چارەسەری زۆرێک لە گرفتەکانەکە چی ئەگەر جێبەجێ بکرێ کاگڕانج من لەگەڵ وەزیری کشت و کاڵەوەی کاکفیراز بەحسیەکە هەموو بەحسی هەڵهێنەر و بەحسی ئەوەی کە هەموو وەزارەکانی کە خزمەتگوزاری و چێشخانیان خواردنگیان هەیە ئەگەر لە ئێوەی وەربگرن بەشێکی گرفتەکان بەشێکی گرفتەکان چارەسەرەکە بەڵە 100% ئەتوانین بڵێن ڕێستۆرانتە گەشتیاریە وەزارەتی پێشمەرگەیە تەندروستیە زۆر شتی ترە لایانی پەیوەندیداری تر هەیە بەڵام کاکە ئێمە ئێستا خۆی لە شاری دیوەک ئێمە مشکلێکمان هەیە یعنی ئەمە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە کاگڕنج ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان دڵسۆزی ئاساییشی خۆراکی وڵاتەکەیەتی ئەگە دڵسۆزی هاوڵاتەکانێتی بۆ بێ خەڵکی دوهۆگ لە 190 مریشکی تورکی بەکاربێنێ نابێ ئەلامی بۆ بکەی نابێ خەڵکەکەی خۆت فێرکەی کاکە ئەمە بەروبوومی ناوخۆ کاکە فیرازەکە مەجال ئەمە بەس یەک تەوزیح بەس کاک نازم تخوا بۆی شتەکە وەکو خۆی بڕاچکە باسی شارێکەکەین بە حەقەت وەکو کولتور خەڵکی شاری دۆک زیاتر مریشکی بەستوو ئەخۆن نەک مریشکی هاوردا مریشکی تورکی کاک فەلەسەر ئەم بنەمایە بەس ئەگەر ئیجازەی خۆت شاری من نانە من کاکە مشتی وام نەخۆی شاری دووەک و سلەیمانی هەولێر ناکەم ئێمامانەیە ئەو کێشە حەل لە کوردستاندا ئەزای چی قسەیەک هێڵە مشتریدا لەسەر حەقا حەزی لە سوێر بێ مشتری لەسەر حەقا حەزی لە بەستوو بێ مشتری لەسەر حەقا حەزی لە فرێش بێ مشتری لەسەر حەقا وایە باش ئێستا متخوا کاک فیراز ئێستا خەڵک حەزی لە کیلۆیی بێ تو با کیلۆیی تۆ پیاوێکی ڕۆژنامە نووسی ئێمە دراوسێژ بووین ئاگادارم کە زۆر ئەم وڵات و ئەو وڵاتت کردووە باشە کاکە لە هەموو شوێنێکی بەروبوومی ناوخۆ دۆلارێک $2 گرانتر نییە حکوومەت هاوڵاتەکانی خۆی فێر نەکردووە کە ئەم شتا بەروبوومی ناوخۆیە بەکاری بێنن دوور بن لە بەروبوومی دەرەکی بەڵام من ئەگەرمەوە بۆ شتێشکە ئەو با واز لە دووهۆک بێنین لە بەستووی ناوخۆی ناخۆن کاگەڕنج خۆ با بگەڕم ئەگەر مەجال دێ بۆ کاک فیراز فەرموو قسە باشە کاک ڕەنج لەسەر بابەتی دۆهۆک کاک ڕەنج لەسەر بابەتی دۆهۆک کە ئاماژەی پێدا وەکو کولتور حەزیان لە مریشکی بەستووە بەڵام زیاتر مریشکی بەستووی ناوخۆیە خۆی دلیل چییە بۆ ئەمە نه دلیل چییە بۆ ئەمە کاک دەوەن تۆ بۆ زۆر باشە آخر کاک سەبڕی خانەکە بەشە توا با لەوەی گەڕین ئەوەی ژێڕینەوە خەتاکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من لێرەوە یەک گلەیەکی ترم لە بەڕێز یەکشت تۆ منەکرد باهین سەیریکە بۆ زانیاری و لە زۆر شوێنی دنیا وشیاری خەڵک حکوومەتی ناچار کردو حکوومەت فێری نەکردوون بۆ زانیاری بەزاخر بێ حکوومەت ئێستا بەرهەمی ناوخۆ بجێڕێ لە هەندێک خەڵک وشیار لە هەندێک وڵات ئەزانی بەرهەمی ناوخۆ ئەمەندە ورد بۆتەوە بەرهەمی ناوخۆ هەیە گرانە پێڵەن 0 کیلۆمەتر لەبەروی ئەمەندە نزیکە پێویستی بە ئۆتۆمبیل و بەستنیش نییە بیگەێنێت یەکەی 0 کیلۆمەتر نرخی گرانترە لەبەرەوە ئەگەر خەڵک وشیاری هەبێت بە بایکۆتکردن بە نەکڕین حکوومەت زیاترین عدەدی سەربڕینخانەکان لە شاری دۆک زیاترین عدەدی سەربڕینخانە باشە بەحسی شاری دۆک ناکەم وەکو تەوزیحێک باشە مشتێکی تر ئەڵێم کاکە ئێمە بەحسی بەغاکەین و ئێستا ئێمە کێشێکی ترمانەیە کە ڕێی بەغامان لێ گیراوە باشە من یەک پرسیار لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە هەموو تیمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر کێشەی نەوت بووە هەموو ڕۆژە بە تیاری ناڕۆشن بۆ بەغاو ناهاتنەوە باشە کاکە ئەمە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتەیە تو هەفتە ئەندام پەرلەمانت هەیە نزیکەی لە بەغا بۆ نایە پارێزگاری لە بەروبوومی ناوخۆ بکە بۆ نایە پارێزگاری لە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتە بکەی وەڵی بەڕێی من لە مەشتێکی بێمەعنایە من لە زۆر بەرنامەی تریش داوتومە وەڵی ئەم نەوتە ڕەشە سەرمانە خۆی ئینشەڵا سەریشمان ناخۆ بەڵام کاک فیراز من لە هەموو وەفدەکان هەبێت تیمی گەورە بێژ کاک فیراز برای بەڕێزمە برای ئازیزە بێ
بۆ کێشانەمە کێشەی ئابووریە ئەبێ لۆبیتان بۆ بکە لەگەڵ کاگرن ئێستا بەرنامێکی خۆتم لەبیر لە بەرنامەکەیدا دانیشم تورکیا و رووسیا لەسەر تەماتەی شەڕی ئابووریانە ئەی خێرە من لەسەر ناوتم لەسەر هەموو شتێ ڕێکەوتن بەسەر بەڵێ باش ئەی خێرە من ئەو بەرو بوومە جوانەمەیە کە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتم 400 بۆ 500 هزار هەلی کارم دابین کردووە بۆ ناچێت حکومەتی هەرێمی کوردستان تیمێکی گەورەی تۆکمە بۆ خۆی و جێگرەکەی و بە وەزیرەکانە بە یەکینی حەل من حەزەکەم بەغالێتان نەکڕێ لەمە بەدوابی حکومەتی هەرێم لێتان بکڕێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆرە یەک دقە ئەگە ببووری ئێستاوەی کاک نازمیش دەری هەموو ڕاستە بەڵام بڕۆ ئەوە سوپەرمارکاتەکانی سلێمانی دهۆک هەولێر هەمووی بگەڕێ مجەمیدەکانیان هەردەوە ئەگەر ١٠٠ بێگانە نەبوو قەینا ١٠ خۆماڵی نییە ئەوەی تێدا نیە هەمووی تێدا ئەوە یەک دوو بەنسبەت دهۆک سلێمانی ئەولێر هەر هەمومانە و معاناتەمانێ بەستوو بەچەنە و ناوخۆ بەچەنە ئێستا بەستوی دەرەکی بەچەنە ببوورە وەڵا ئێستا خۆمان زۆر هەرزانترە بەس کەس ناکڕی نا لە حاڵەتی ئەمڕۆیانە لە حاڵەتی ئەمڕۆ دەرێنێمە ئێستا هەموو سعر لە نێوان هاوردە و لە نێوان ناوخۆ 1000 دینارە بەڵام کاگڕند ئەمە وەکو تازە کاکتۆر باسی کرد بە ئەمە پەنجە لەسەر برینەکان دانێ ئەمە لێرە دانیشتینە تەبعەن دەبی بە پارێزگاری لە مافی بەکاربەر بکەین پارێزگاری لە مافی پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆ بکەین پەرلەمانی کوردستان ئەو قەرارەی دەرکردیەوە ئەو یاسا هەیە لە ناو پەرلەمانی کوردستان ژمارە 2 لە ساڵی 2008 دەرکراوە ئەگەر ئەمە ئەو شتانەمان بوێ پێویست بەوەی دەکا وەزارەتی تەندروستی وەکو لایەنی پەیوەندیدار بینی تەوعی خەڵک بکە خەڵک وشیار بکاتەوە وەکو هەموو بەرنامەیەکتر زمانی کۆڕۆنا زۆر ئاگادارکردنەوەی خەڵکە بوو لەسەر پارێزگاریکردنی خەڵک وەکو تەندروستێکی باش ئێستا ئەمە لە کوردستان مریشتی فرێش و تازەمان هەیە مریشتی خۆماڵیمان هەیە ئی سەربڕخانەکانی خۆمان بابین خەڵک ئاگادارکردنەوە کاکە ئەو مریشکەی کە لە پرۆژە پەلەوەریەکانی خۆمان بەرهەم دەهێنرێن بینین بە ڕێگەی فرێش و تازە لەسەر بازارەکان و لەسەر مارکێت ئەگەر لە ساڵێکە جێگیر بکرێ چەندتان بۆ بمێنێتەوە زەرەر ناکەن و کرێکارەکانتانی زنان 50 دینار 100 دینار 500 دینار ئێمە وەکو سەربڕخانە تەنانەت ئێمە وەکو سەربڕخانەکان ئێستا لە جیاتی سەربڕخانەکان لێرم ئامادەین بە کەمترین قازانج بە کەمترین قازانج با 100 دینارمان بۆ دانێن مشکلەمان نییە بەڵام تەمینی ئەوەمان بۆ بکەن کە تووشی زەرەر و زیان نەبین ئەمبارەکانمان پڕی مریشک بێت کاک نازم بەڵام کاک ڕەنج عەفوم کە شتە چیتر ماوە ئێستا ئەمە تەرکیزمان کردیتە سەر مریشی هاوردە و دەڵێن قەدەغە بکرێ نەکەر قەدەغەکردن نا باجی قورسی بخرێتە سەر نەکە لەسەر مریشک کاکە ئەدی ئەو علەفەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێ ئەدی ئەوەش هاوردە نییە ئەدی ئەم هەموو کارگە علەفانی لە ناو وڵاتمان هەیە ئەدی خەڵک ئیش پێ ناکە ئەدی باش ئەو مەعمەلانە چەندەها سەرمایی زۆر گەورەی تێدا سەرف کراوە بۆ ئێمە تەرکیز نەکەینە سەر ئەو کارگە ئالیکانی کە ئالی دەینە بەرهەم وایە نا ئەگەر ڕێنجێک هەبێ لە ساڵێکا چەندێکتان بۆ بمێنێتەوە لە کیلۆیەک زەرەر ناکەن کاکە ئێمە بە زەرەری کەم شکورین ڕازیم بە بەشی خی گەورە بەڵام بەس بێ حکوومەت تێچوون هەرزانکە ئەم نرخە لەسەر شانی ئێمە ژەوەندە گران نەبێ یان بێ ئەو کێشە و مەشاکیلانی کە ئێمە هەمانە لە ناو پرۆژەکاندا بۆمان حەلکە بە ئەو کاتە حکوومەت بێ بۆ خۆی نرخێکی دانێت تەعاودی محکەمەی بە هەموو پرۆژەکان بنووسێ کاکە تێچوونەکەت ئەوە نەیە بە ئەوە نایفرۆشیەوە ئەو کاتە ئێمە پێمان خۆشە ساڵ 12 مانگی یەک نرخ بێ نرخ سابیت بێ وەک وڵاتانی دراوسێ نەک ئەمڕۆ بە 4000 بێ و 6 مانگی تر بە 2000 دینار بێت لە ماوەی 2 مانگی ڕابردوودا ئەگە 1000 هۆڵ فرۆشرا بێت لە هەرێمی کوردستان هەر هۆڵێک 25 میلیۆن دیناری زەرەت بەرکەوت بێ 25 میلیارد دینارەکە با بەرپرسیارم لەم قسەی خۆم نێزگەی 50 میلیاریش ئێمە زۆر بەکەمەوە وتومانە بۆچی کاکەم هەموو زەرەدا گەرارێکێکیش بە ڤاکسین 5000 مریشکی مردبێ زانی چۆنە کاگەڕن کێشە و مەشاکیلی ئەم کەرتە بە حکمیەوەی کەرتێکی فراوانە وەڵا لە هەر شوێنێکەوە دەستی بۆ بێ کێشە بەڵێ کێشە و مەشاکیلەکەی زۆر ینی حکومەت ئەتوانێت ڕێکی خاتەوە لە ڕێی ڤاکسێنە لە ڕێی ئەنتیبایۆتیکە لە ڕێی ڤیتامینە لە ڕێی نرخە لە ڕێی تێچوونە لە ڕێی بە بازارکردنە لە ڕێی ئەوەیە کە بە ڕێستۆرانت و ئەو شتانە یعنی بۆ هەموو شتەکان یعنی هینی بکابیدا بە هەموو هاوڵاتەکان ئەو نەخۆشیانەی کە لە کوردستانیشان بە ئەمە هەڵە نەڕۆین
ئەو نەخۆشیانە لەگەڵ ئەو مریشکە بەستۆ دێتە ناوەوەی کوردستان ئەمە با لە بیر خۆمانی نەبینەوە وا تێبگەین کە ئەو نەخۆشە لە ناوەوەی کوردستانەکەیتەوە هەموو شتێک کاک ڕەنج وەکو ئاماژەم پێدا هەر شتێک بە زاوابەتی مریشک ناخواگەر بە قسەیەوە بێ وایە هەر شتێک بە زاوابەت بۆ بۆ بەشەر نەقڵ نابێ بەڵام بۆ مریشکە زیندوکان نەقڵ مادام بە زاوابەتەوە حکوومەت خۆی مادام بە زاوابەت داخل نەکراوە مادام قاچاغا پشتڕاستی هەموو شتێکەکەینەوە و تەسەوری زۆر شتی خراپی لەکەین بە زاوابەتی من داخل نەکراوە من ناچم من ناتوانم کولفەیەوە هەڵگرم بڵێم مریشکێکی باشە بەتەکید خراپە تا ئەبعد الحدود خراپە بەئیجازەی من طبعاً بەئیجازەی من داخل نەبووە کاک ڕەنجیان ئەوە جەماعەت هەمویان لێرن ئێمە بەرنامەیەکمان دانا و مامەسا حەیدەر و کاک نازمیش ئاگای لێ بۆ ڕێخستنەوەی ئەو قتاعە دوای ئەوەی کە زانیمان بازاری بەغدا بە کەڵکی ئێمە نایەت و استجابیان نابێت لە سەرم بابەتێک کاتی ئەوەی بازاری خۆمان ڕێخین وەکەوەی ئەنجومەنی وەزیران باسم کرد وەزارەتەکان ئەمە کردووە چۆتە بواری کردارێکی ئەوی دیکەی ماوە ڕێخستنی کاری دانانەوەیە ئەو فائیزەی کە هەیە ئەو اختلاقی لە بازارەکانە هەیە ئەو بێسەروبەریە لە کردداری دانانەوە بەرنمەیەکمان داین کردووە لەسەرەمە و برادران ئاگدارن لە جەمعیاتی پەلەوەر ئینشەڵامان لە داهاتووە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە تۆ لە جیاتی ئەوەی کە لە ساڵێکا 6 وەجبەدانیتەوە هەمووی زەرەر بێ نەخێر 3 وەجبەدانیتەوە بەڵام بە قازانجێک لی یتە بازارەوە بەڵام یتە دەرەوە ئەمە بەوەی کە تەوازنێک لە بازارە هەبێت نە نرخ بەو کاتە زۆر گرانە بێت نا نرخیش بە کتوپەڕی دێتە خوارەوە کاک ڕەنج ئەوەی کە غائیبە لەم وەسەتەیە بە حەقەت بابەتی بە پیشەسازیکردنی قطاعی پەلەوەرە بە حەقەت کە ئەمە ئەبێت وەزارەتی پیشەسازی بە جددی بێتە سەرخەت لەسەر ئەم بابەتە کاک ڕەنج دوای تەداخلی کەڵچەرەکان دوای ئەو تێکەڵاوی کە لەگەڵ دنیای دەرەوە و لەگەڵ خواروون ناوەڕاستی عێراقا دروست بوو سفرەکانیشمان گۆڕاون ئەمڕۆ بە ئەتنان مریشک مناڵی من لەوانەیە من مریشکە بۆ شێوازا خۆم بەڵام لەوانەیە مناڵەکەی تۆ بە قەرمەشیەی خوات بە سەوسەجەی خوا بە شێوازێکی تر مریشکە خوا سفرەکان گۆڕاون بەڵام ئێمە غائبین لەو سفرانە ئەو خواستانە دابن بەڵێ ئەبێ دەعمیە معاملانە بکات یعنی خەڵکێک لەوانێت جورئەتی دامەزراندنی معاملی دروستکراوەکانی مریشک نەکات بە ئەتنان لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان دروستکراوەکانی مریشک لەوانەیە هەمان مریشک کە کیلۆی بە 2000 دینارە هەندێک تەوابلی پێوە ئەکرێت کاک ڕەنج لەوانەیە 3 پارچەی بە 6000 دینار 7000 دینار نەوەیەک دروست بووە جیلێک دروست بووە مریشکە خوا بەڵام بۆ شێوازەی من و تۆنە لەسەر بەڵام لێرە باسی هەناردەستان نەکرد کاک ڕەنج ئەو بەرنامەی کە دانراوە بۆ هەناردەکردنی مریشکی کوردستان بۆ وڵاتی ئیمارات ئێستا وەزارەتی پشتوکاڵ و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش لەسەر خەتە لەسەر ئەو بابەتەی کە دەیانەوێت مریشک لە کوردستانەوە هەناردەی وڵاتی ئیمارات بکرێ ئەوەش بڕیارەکی زۆر زۆر بەجێ ئەگەر بێتە بستە بواری جێبەجێ هەم بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران هەم ئەم قسانەی کە جەنابەت کردت ئینشاءڵڵا بە دادچوونی تری بۆکەین و پێم وایە پەیامی خۆتان گەیاند زۆر زۆر سپاس بۆ ئەو سەرۆکی کاگەمین سەرۆکی کۆمەڵەی گارەی دهۆک ڕێز و سەڵاوی هەیە پێی نەکرابێ من نفسی معاناتیشی هەبوو ئیشاءڵڵا ئەوە پێشی ڕادەگاتەوە و هەموو لەومان جێبەجێ دەبی و سنگی هەیە لە دهۆک کە توانین گفتوگوی تایبەتی لەگەڵ بکەین کاک نازم بە خێراتی سەرچاوەکانم بۆ بەڕێز مامەسا بە خێراتی سەرچاوەکانم لە پایتەختەوە بە خێراتی سەرچاوم حاجی بەخێر برانی خۆشەویستم زۆر زۆر سپاس بۆ هاتنتان ئینشاءڵڵا خێردار بێ و قسەکانیان بەرەکەتی لێ بکەوێتەوە بۆ ئیشەکەتان و بۆ خەڵکی کوردستان خواحافیز بە خێراتم سەرچاو